وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. ئێمە لە بەرگوزاریە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە دادگای 27ین. خەلەلێک دروست بوو و کاک عادڵ بیارەی نەیتوانی بەشداری بکات و ئێمە مەجبور بووین کە دیبێتەکە بسڕینەوە وە سەر لە نوێ دادگاکە بەرگوزار بکەین بە تقریبەن هەمان مقدمە. ئەلبەتە بۆ خاتریەوەی کە مەتاڵبە ئێمە حفزیات نییە و دەرلەحزە ئەو مقدمانەت هەیە ئیمکانی هەست تەفاوتێکی بێتەکەوەی پێشووترا کە مەجبور بووین پاکی بکەینەوە دیلیتی بکەین. دادگاهە قیامەتیانە هەڵەبجە قەرارە سەنگومنێک با بەدەستە مەردمەوە. ئەمە پێشووتر بێژم کە ئەوانەی کە فکرەکەن هەدەفە ئێمە ئەوەسە کە جامعە بگۆڕین، جامعە نا بە ئێمە ئەگۆڕێت، نە کەسێک ئەتوانێ بیگۆڕێت مەگەر ئەوەی کە دەستگاهێکی حاکمیەتی کە ئەبزار و کەرەستەی واوە دەسۆ ئەتوانێ ذهنیەتە مردم بمباران بکات، مهندسی بکات و ئەنچێ کە شیرازەیە کۆمەلگاس دەسی دەریبێرێ. بەڵام ئێمە ئەتوانین یەک کار بکەین و ئەویش ئەوەسە ئێمە لەگەڵ فساد و فەحشای مۆدا نەوین، لەگەڵ ئێبتزاڵان نەوین، بە بیانووی ئەوەی کە شتێ بووگە بە مۆدا و گشت کەسێ ئەیکات ئێمە نەیکەین و ئەمە ئەتوانێت لە هەر تاکێکی ئینسان و هەر تاکێکی ئەم سەرزەمینە ئەو تەغیرە دروست کاکەتەوە وردە وردەوە بەرەبەرە چاوت پێیەکەوێت. گۆڕان ئەوەسە کە تۆ خۆت هەماهەنگەتە کە سووکی و هەرزەیی و ئێبتزاڵە نەکەی بە بیانووی ئەوەی کە شتێ بووگە بە مۆد و گشت کەسێ خەریکە ئەیکات. تۆ سەنگومەنی واوە دەسۆ، ئەخلاقت واوە دەسۆ، هەڵسو بنیشتت واوە دەسۆ، تاریخ و میراسێکت واوە بەردەسۆ. ئەوەی کە حملە ئەکا لە تۆ و ئەوەی کە شتێک بە تۆ و بۆ تۆ ئەکا بە مۆد دقیقەن قیەم و ئەخلاقی تۆی داگەسە بەر هەدەف و ئەمە تۆی کە ئەتوانی هەڵبژێریت لەگەڵ ئەم فەسادە هاوکارویت، هاوگاویت، لەگەڵی هەڵسی و دانیشی یا دووری لێ بگریت و تەردیکەی و لەگەڵیان نەچیت. بۆیە تەلاشە ئێمەمانان ئەوەسە کە بەشێک لە جامعە و بەشێک لە سمەردمان ئەم سەرزەمینە ئێمە کە بەرەوە ئەو ئیلتجا ناچن مەکانێکیان بوێت تا بتوانن لەو ئیمکاناتەی کە لە بەردەستیانە ئستەفادەیەکی دروست و سەحیح و مناسبی لێ بکەن و ئیحساسە تەنهایی نەکەن و بتوانن لە دروستکردن جامعە و لە هەیکەل پێدانە بە مردمە مشارەکەتیان بوێت و بەشدار بوون. ئەوەی کە کەسانێک لە ژێرە ناوە مەفاهیمێکی یا جملاتێکی کلیشەیە فاسدە بێمەعنایە حاکمیەتە خەریکن قسە تکرارەکەن و یعنم هایی کە ئێمە ئێشێ مردم تربیەتکەین و ئێمە ئێشێ جامعە بگۆڕین و ئێمە ئێشێ ئینسانەکان وشیارکەین و ئینسانەکان ئەکسەریەتیان کە لە ناوە خانەوادەیەکە گەورە بووگەن ئەزانن چی خاسە چی خراوە، ئەقلیانەی کێشێت و لێ داستانەکە ئەوەسەکەەوە ئینسانە خۆی ئەخەڵەتێنێت یان تەوانی نییە یان جورئەتی نییە کە حەقیقەتە ڕۆبەڕۆ بێتەوە، بۆیە خۆی سڕەکە، بۆیە خۆی جێلەکالی. کەسێک بە منی وت سەروبەندی خۆی لە حیزب دموکراتە پێشمەرگە بووم، حەسەن ڕستگاری هاتبوو قسەی بۆمانە کرد، دامە بەر پرسیارێ وتم ئێمە من پێم وایە کە ئەدەبیاتە حیزب دموکرات ئەدەبیاتێکی خراپە و دروست نییە و ناسەحیحە. وتی چۆن؟ وتم تماشا کاغەگیان هەر حیزبێ بۆ خۆی یەسری ئەدەبیاتی هەست و یەکسری مەفاهیمی هەست. ئێمە هەڵەگەڕین و ئێژین پێشمەرگە وەک پۆڵاس، پێشمەرگە شێرگیرەکانمان، ڕابەرایەتی ژیر و بەبیر و شۆڕژگێڕمان، میلەتی خۆڕاگر و شۆڕژگێڕمان. دەکا کە ئەم سێدانە ئەگەر هەرسێکەی ڕاست بێت ئێمە ئێشێ سەرکەوتوین لەم شۆڕشەی کە ئەیکەین، بەڵام سەر نەکەوتگین. ببەخشن ئەمە نیشانەدات ئەم قسانەیەکێکیان درۆست، دوانیان درۆست،
یا سەرکردایەتیە ئێمە سەرکردایەتێکی ژیر و بەبیر و کاریزماتیک و عاقڵ نییە وە فاسەدە، یا پێشمەرگەکانە ئێمە شێرگیر نین و مشکن، یا ئەوەی کە مردمەکەی ئێمە نەک خۆڕاگر و شۆڕشگێڕ نییە بەڵکو خائن و سەرسپوردە و ترسنۆکە وە ترسە زاورە. کامیان ناکرێت و ئەم سێ مەقولەیە پرفکتتە لە کناری یەکتریا بوێت، ئەمما تۆ هیچ دەستکەوتێکی مادیت دەست نەکەفێ و بە هیچ کوێک نەگەیشت بیت. تەبیعەتەن ئینسانەکانە جامعەی ئێمە توانە سوعالیان هەست، بەڵام ئەمەی کە ئەڕۆن بە شوێنە سوعالەکانیانە، ئەمەی کە خۆیان گێل ئەکەن لێ و لە ڕەوەندێکە ئاکەونتەکە فەسادە و ئەم ڕەوەندە ئیدامە ئەدەن، ئەمە ئەو داستانە سە کە ئێمە ئێشی تەعقیبی کەین. بزانن ئەوەی کە دادگای قیامەتیان هەڵەبجە تەعیینیەکەوە و تەعقیبی ئەکات ئەمەسە تا نگاهێکی زەلالتر، قدرەتە ئەستدلالێکی قەویتر بەرامبەر بە حملەیەکی سیستەماتیک کە بە ئەم مردمە کریاگە بۆ خەساندن و بێدەسەڵاتکردن و نابودکردنی و لە بینبردنی و دەسە مردم کەوێت، تا مردم بتوانن بە سەنگومەنێکی دروستر هەڵسوکەوت بکەن. دوێکە لە دیڤیتەکەی دوێکەی دادگاهە 26 کاک محەممەد ڕەوف سوعالی کرد کە ئەگەر تاریخ درۆ بێت و ئەگەر تەمامی ئەمانە درۆبن، ئەی ئێمە چۆن ئەتوانین مێژووی خۆمان و دەرخین؟ و من پێم وت نیچە مەتۆدێکی هاورد بەناوە جینۆلۆژی تەبارناسی بنەچەقناسیە وشەکان و چوو بزانێ بنە ئەم وشانە لەکوێ دەردێت. ئاغای میشێل فۆکۆ هات شتێکی پێ ئێزافە کرد بەناوە ئارکیۆلۆژی یان باستان شناسی یا کەون ناسی و هات لە مێتۆدە تەحقیقی خۆیان بەکاری هاورد. بۆیە فۆکۆ سەری کردە ناوە ئەوەی کە جۆرم لەکوێ تەغییرەکە، زندانی لەکوێ تەغییرەکە، زندان چه شکلیدا ئەنرێتەوە، نەقشە بیمارستان و تیمارستان و پادگان چییە، نەقشە مەدرسە چییە؟ و لە ڕەوەندێکی تاریخیا ئەمەی تعقیب کرد، باستان شناسی کرد و لایە لەسەر لایەی هەڵداوە، توێژ لەسەر توێژی هەڵداوە، تا گەی بەوەی کە بزانێ مەقولەی زندان لەکوێوە دەسی پێ کرد، زندان چی بوو و هەرچی توێژی لاداوە گەیی بە دنیایە ئێمڕۆ. ئەمما ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ گرتیە بەرەو لەژێرە ئەم گشتە تەزویرە، لەژێرە ئەم گشتە حملە کە کریاگە بە ئەم مردمە لە سڕینەوەی میرات و کولتوریە، دیتەکتیڤیە تاریخی بوو. و ئەمما دیتەکتیڤیە تاریخی چییە؟ ئەکسەریەتە ئێوەمانان ئەڕۆنە دکتۆر، مهمترین شت لە دکتۆرە تەشخیسە، تەشخیسە دەردەکەدانە کە تو چیتە. و دکتۆرە ئەمڕۆژی تۆ ئەهەنێرێت بۆ فەحسکردن، فەحسە خوێن و فەحسە مەدفوع و ئیدرار و ئەنوا و ئەقسامە دەستگاها و جیازهای مختلف و ئێمارای و تا لە ئاخرەوەم ئاغا بێژێ تۆ چیتە و تۆ ئەوێنی کە کاورا ناتوانێ بێژێ تۆ چیتە. و کاورا ئەگەر لە سلێمانی نەخۆش هەرچی دکتۆرە ئەگەڕێ، هەرواتە هەولێرە چی دکتۆرە ئەگەڕێ، هەرواتە بەغا هەرچی دکتۆرە ئەگەڕێ، تێتە کرماشان هەرچی دکتۆرە ئەگەڕێ، کەس دەردەکەی نایژێت. بۆیە تۆ شێعرەکە تەزێژێ ئەرەستوو باڕن وە لوقمانەوە، حەکیمەی جەمکەین پەی دەرمانەوە، بیشن بشکاو فندڵەی پڕدەردم، بەڵکم بزانن ئەڕا ڕەنگ زەردم. یعنی ئەمیش مەسئلەیە تەشخیسی ئەز لەم شێعرە. ئەرەستوو داناکانە جەهان و تەبیبەکانە جەهان، ئەرەستوو تا لوقمان تەمامە تەبیبەکانە جەهان بێرن، بیشن بشکافن بێژن بیشکافن دڵەی پڕدەردم، ئەم دڵە پڕ لە دەردەمە، بەشکم بزانن ئەڕا ڕەنگ زەردم. پس تەشخیص بدەن دەردە من و ئەم عارزەی ڕەنگ زەردیە منە لە چییە؟ ئەوەی کە ئەمڕۆ بە عنوانە پزیشک لە سەرزەمینە ئێمە هەست وا لە بێ تەشخیصیە مطلقە، وەلی ئەوەی کە لە قەیما بوو حەکیمیان پێ ئەوت، تماشای زوانتی ئەکرد و چاوتی ئەکرد و قسەی تەک تاگرت و نەبزە دەستی ئەگرت و ئەینواری پێتا و ئەیوت دەردەکەت چییە، نەخۆشیەکەت چییە، وەساییە کرد دەرمانت کە. پس تەشخیص فرە مهمە. ئەوەی کە فەحس ئەکەن بزانن
جۆرمێک اتفاقەکە فێ وەیاڵاتە متحدەی ئەمریکا لەسرە ئەمە ئێژێ ئێمە تەبع سابع یا ئەسرە ئەنگوشت ئەگرین و DNA تاقی ئەەکەین و قژێ ئەدۆزین و خانەی سلولێک ئەدۆزین و بزانین مجرم کێ بووگە و شەواهد چی ئێژێت و دووربینەکان و کامێراکان چی ئێژن باوەسفە ئەمە ئەگەر کەسێک جنایەتکارێکی حرفەیی بێت هیچ کام لەمانە ناداتە دەسەوە ئیجازە نادا تاڵێ لە قژی داکەفێ دەستکێشە کاتە دەسی لەبەرەوەی ئەسرە دەستی دانەکەفێ و پاشان سەحنەیە جۆرم تەغیرەدا ئەی لەگرا تۆ چۆن جۆرمە ناسی ئەم گشتە جەنایەتە لەم دنیا ئەکرێت و تۆ ناتوانی کاورای مقەسر بدۆزیتەوە و کاورای مقەسر بۆیتە دادگا و محاکمەی بکەی ئالەگرا تۆ احتیاجت بە دیتەکتیف هەز کارەگاه هەز کارەگاه تێت چۆن جۆرم ئێشێ کەشفکە یا شێرلۆک هۆمز چۆن جۆرم کەشفەکە ئەو لە دەستکاریکردن سەحنەی جۆرم لە ناتەمامبوونە سەناریۆیەک کە مجرم داینیاگە وەگەرەکێ تۆ باوەڕی پێ بکەی پەی بە مجرم ئەوە پەی بە حەقیقەت داستانەکە ئەوە پس تۆ لەگرا ناکاملیە داستانێک تۆ کابرایە کە سەحنەی جۆرمێکی بۆ تۆ پاک و کردگەس و خوێنەکەی شۆردگەس و شتەکانی گۆڕیگە التجاکانی گۆڕیگە ئەنگیزەکانی گۆڕیگە تەمامی ئەمانەی گۆڕیگە تا تۆ کەسێکی تر بدۆزی تۆ کەسێکی تر بدۆزی تۆ لەگرا ئەوێنیت کە سەحنەی جۆرم ناتەمامە و تۆ لە فەریبێ یا لە تەلاشێک لە خەڵەتاندنێک کە مجرم ئەیکە پێی ئەوەی بە واقعیت و لێو دوا کە تۆ ئەم کارە ئەەکەی تەحلیلێکە ئەیکەی شەواهدێکە ئەیکەی کاورا وادارەکەی بە ئاعتراف یعنی کاورا یا هەڵتێ یا دەرئەچێ و با پاشانێگریت و ئەیدەیتە مەحکەمە بەر ئەساسێ دەلائلێک کە مەترەحیەکەی بزانن دەوڵەتانە منتەقە دەستیانداگە دەستی یەکتری لە پاکتاوەکردنە ئێمە کۆرپۆریشنە ئێرانی کۆرپۆریشنە عێراقی کۆرپۆریشنە تورکی ئینگلیسی ئەمریکایی نظامە سوڵتەی جەهانی دەستیانداگە سەر دەستی یەکتری ئێمە پاکۆ بکەنەوە لە بینمان بوون وە گشتیان بۆ خۆیان ئەی خونجنن کتێوە دەنە دەرە و مستەنەدادە دەنە دەرە و بۆ خاتریەوەی گێجمان کەن گەوجمان کەن لە حەقیقەت دوورمان کەنەوە فەریبمان بن بمەن خەڵەتێنن تا من مثالێکتان بۆ بەم تا بفەهمن ئەمە چەندێ مهمە کە تۆ سەنگومەنە بوێت مەحەکە بوێت بتوانی بیدەی لە مەحەک بزانی کێ ڕازەکە کێ درۆەکە کێ درۆزنە کێ لە بیناوە کابرای پێشمەرگەی حیزبی دموکرات لە حەسەن ڕستگار پرسی ئەرێ کاکە پێشمەرگە پۆڵاین و ڕابەر ژیر و بەبیر و کاریزماتیک و ملت خۆڕاگر و شۆڕژگێر ئەی ئەمە بۆ وەزعمانە کامیان دروست پێشمەرگەکان تێ هەڵدریاگەن ڕەهبەرایەتی خائین و دەستکردە مردمەکە خۆڕاگر نییە و خائینە کامیانە ئەی بۆ سەر ناکەوین دەی تەبیعەتەن ئێشەی لەگرا اتفاقێک کەوتوێت داستانەکە و ئەم تەقەلوبە کە ئێمە ئەیکەین ناکاملە و مشکلێکی گەورەی واتیە من ماوەیەکە لەسەر کۆنگرەیە چوارە حیزب دموکرات کارەکەم بۆ خاتری چی دەربخەم جریانە مذاکرەی عەبدوڕەحمانە قاسملوو دەربخەم دلیل شێکەڵگیری حیزب دموکرات دەربخەم دلیل بە وجود هاتنە کۆمەڵە دەربخەم تەبیعەتەن ئەوانەی کە پێشمەرگە بووگەن ئەو سەردەمایان و بیر تێوە بەشداریان کردگە بە تاریخە شەفاهیە نەقڵ و ڕەوایەتێکیان هەزەیکەن و تۆ لە دڵ قسەهایە کە ئەمانە ئەیکەن پەی بە فەریبەکان و خودعەکان و نەیرەنگەکان ئەوەی لەو اتفاقاتەی کە ئەمانە پێیان پێبردگە و تێیا ژیانیان کردگە و تاریخێکیان بەسەر بردگە من هەر وەکو نمونە بۆ خاترەوەی سەنگومەن بێتە دەسە ئێوە چون ئەگەر کاک عادڵە بیارەی بێت ئێمە لە زەوایایەکی تر و فاجعەی حەڵەبجە و جینۆسایدە
هەڵەبجە تەعقیبەکەین بۆ خاتری ئەوەی کە زاناییە ئێوە فرە بوێت داناییتان فرە بوێت تا بتوانن مەوزە خاز بگرن و بتوانن سەرە لە ناسەرە تەشخیص بن. ئێستا من تێمە سەر ماجرایە حیزب دموکرات و ئەوەی کە من لە کۆنگرەی چوارە حیزب دموکراتەوە شوێنە چی ئەگەڕێم کلیدە حل معەما و سابتکردنە و ئیسباتە کامڵە خیانەت دەستکردبوون وا لە ناوە کۆنگرەی چوار و حەوادثە ئەوڵە ئینقلابە 57 جمهوری ئیسلامیە. من کۆتا هەر وەکو پێتانم وت کارەگاه سەحنەیە جۆرم لە داڕشتنیا ناتەواو ئەوێنێت تەکمیل نییە. ئێوە بەم ئاراستە ئەوەم لەگرا دەست پێ یەکەم وەختی تۆ ئێژی حیزب دموکرات ئێشێ بەر ئەساسە ئیدئۆلۆژیە کار بکە، یعنی یا لیبرال بێت کە بڕاتە قاڵبە لیبرال دموکراسی و شعباتە مختلف، یا ئێشێ چەپ بێت سۆسیال دموکرات بێت سۆسیالیست بێت، ئەمە حیزبێکە. دەرنەتیجە ئەمە ناڕاتە قاڵبە ناسیۆنالیستی، چون تئۆریە ناسیۆنالیستی نییە، مەتنە ناسیۆنالیستی نییە. پس ناڕاتە شتێک بەناوە کوردایەتی ئەوێت و یەک بەرداشتێکی سەتحیە مردمێک کە بە یەک جوقرافیایە چاوی کردگەسوەیەکی پێوتکەوت و کوردی، بعد کە تعقیبیەکەی وێنی دانەی یەهودی پێوتکە ئەگرا کوردستانە و ئەمە ناوی کوردستانە. دەی ئەو بەچی ێژێ کوردایەتی بەوەی کە حەز بکا بە ئەو جلوبەرگەی کە کاتە بەری، حەز بکا بە و زمانەی کە لە دایکی فێر بووگە، و چون ئەمانە جێبەجێ ئەکات فکرەکە کوردایەتیەکە، چون لە مقابڵی ئەم کوردایەتیە یە فارسایەتیەکیش هەس، قبلا فارسایەتی نەبوو تا ئەم کوردایەتی بکە. بزانە ئێمە لە توورە تاریخەوە هێلکە نەمانوت کە هێلکەی کوردی، چین مامرین کەڵەشێرین، چین ئێمە هێلکە ئەەکەین ڕۆنە کوردی، پەنێرە کوردی، لباسە کوردی، زوانە کوردی، نەمانوو گەمشتانمانە نەوگە. تۆ تا زمانێک مامرە مەسنوعی نایێت، تەولیدە ئەنبوه نایێت، تۆ نائێژی مامرە کوردی. مامرە و تەواو بۆ بڕیاوە، کوردی و فارسی نییە، مەسنوعی نییە. تۆ تا پەنیرە لێقوان نەیەت و فێتاچیز نەیەت و مازارۆلا نەیەت و ئەنوا و ئەقسامە پەنێر نەیەت، بە پەنێرێ نایژی پەنێرە کوردی، پەنێری پێژی. تۆ تا زمانێک کەسێکی تر نەیە شێوەیەکی تر لە جلوبەرگە بەرکردن بکات، بە جلوبەرگێکێکیتە بەر نایژی کوردی، ژی کەوا پانتۆڵ، چۆخە و ڕانەک، کەوا و سەلتە ناوی هەس، نایژی جلو کوردی. تۆ تا کەسێنێ ئەدعا بکە زوانێکیش ئەحیانەن قسەکە بە ناوە فارسی و ئەمە زوانە ڕەسمیە، تۆ خۆت نایژی زوانە کوردی، ئەم شیشتەوە خۆت نایژی. خۆ تۆ وەختێک کوردایەتیت نییە، معلوم نییە ئەم کوردایەتی چییە، پەس تۆ لەگرا نیرویەک ناتوانی لە خۆت جەزب بکەی بە ناوە کورد و بیری تێ تەرەفە خوات. ئەمێنێتۆ سەر ئەوەی کە پێژن ئەندیشەیە ئینقلابی تۆ لە چەپی ئەگری، پس هەر کەسێ لە چەپی ئەگری ئێشێل یا لە ماهیسیایە کوچولویە سەمەدە بەهرەنگی بیگرێت، یا بڕوات ناوە ئەدەبیاتە ڕووسی لە نینین بیگرێت، لە پۆڵخانۆف بیگرێت، یا ئێشێ لە مارکس و ئینگلس بیگرێت. مشخصە کە ئەم زەخیرە لە کێ ئەگرێت. لذا ئەوەی کە کەسێک ئەوێ تو چەپ ئەتوانێت دابش بێت وەسرە تەمامە نەهلەهای چەپە لە پەیکار و مجاهدینە خەلق و چریکە فەدایی ئەقەلیەت و حیزب توودە و ئەمانە گشتی چەپن. ئەگرا ئیتر ڕەبتێکی بە حیزب دموکرات نییە. حیزب دموکرات حیزبێکە لە ڕۆژی ئەوەڵۆ لە ژێرە نەزەرە
فرقەیە ئازەربایجان فرقەیە دموکرات دروست ئەکرێ و ئەمانە فرقەیە حزب تودەی ئێرانن حزب تودەی ئێران فرقەیەکە لە حزب بەرادەرە اتحاد جەماهیری شۆڕەوی و کۆپیەکە کە لە لێنینی ئەکەن لێنین لەگرا دوای انقلاب ئۆکتۆبر تێت مەقولەیەک مەترحەکە بەناوچی حق تەعیینە سەرنەوەشت تا سەرحەدە جودایی ئەمە کارە مارکس نییە کارە لەنینە ئەمە ئەسەن ڕەبتی بە مارکس نییە مارکس فقط لە یەک جێگەیە کا دەرمەوردە ئیرلەندیەکانی سری قسەکە ئەویش ئەسەن ڕەبتی نییە پس ئەم حق تەعیینە سەرنەوەشت تا سەرحەدە جودایی حزب تودە تێریتیە ناوە خاوەرمیانە ئەویش لە کێیگرێ لە حزب بەرادەر خب تۆ لەگرا تا ئەگرا ئەوێنی کورد هیچ نەقشێکی نییە هیچ کارەس نە ئیدئۆلۆژی هەز نە ساختە و پەرداختەی خۆیەسی ئەم قازی محەمەوە دروستی ئەکەن ئەم قازی محەمەوە تێرینی بعد دوای جەریانە ئەم کۆمارە دەڵقی و نەمایشیە مەهابادە ئەسەن ئوسوولان حزب دموکراتێک نییە و مەوجودیەتی نییە جەماعەتێکن و لە دەورە خۆیانە و 5 نەفەر و 6 نەفەر و کۆ ئەوون و ظاهرەن حزب دموکراتیانە ئەم حزب دموکراتە حتا کۆنفرانسە دووەم فاصلەیە فيما بين کۆنگرەی دوو و کۆنگرەی سێ ئەساسنامەیشی نییە هیچ نە ئەساسنامەی هەز نە ڕێکخراوەی تەشکیلاتی هەز هیچێکی نییە تامێک عەبدوڕەحمانە قاسملوو کە تەوەسوتە جوزە سازمانە جوانانە حزب تو دەستەکە عەلیە گەلاوێژە و نوێنەرە ووا لە ئەم بەشەی کە پێژن کوردستان ئەم ئاغا تێت و ئەساسنامەی بۆ ئەنووسێت و ئاغای ئەحمەد تەوفیق سەریەکەنە ژێرە ئاو لە بەغاو ئەمانە ئوسوولەن مەوجودیەتێکیان نیە شتێک نییە نە تەشکیلاتیان هەز نە تەبلیغاتیان هەست هەر تەبلیغاتێکیش کە ئێشەی بیکەن بڕواتە بازنەی چەپۆ یعنی جزئێک بن لە چەپە سەراسەریە ئێرانی چۆن هیچێکیان نییە پس هیچێکیان نییە کەمانە تەبلیغی پێ بکەن تا خەڵکی پێ بگرن ئللا ئەوەی کە یەکی هاتکەوت کەسی ئەمانە کوردن و ئێمە خۆمان بخۆمانی ژین کورد یعنی کوردستان هیچ بەرداشتێکیشمان نییە لەم کورد بوونە نسبان خود حزب دموکراتیش ئەزانەکە هیچ تەشکیلاتێکی نییە تا ئەمەی کە لە دەیمانگە ساڵ 1357 تەسمیمەگرن 5 نەفەریان بێتەوە یەکێک لەوانە عەبدوڕەحمانە وسووقە یەکێک لەوانە ئاغای هاشمە کەریمیە کە ڕواتە منتەقەی سنە یەکێک لەوانە ئەم کێز مەڵا عەبدوڵڵای حەسەنزادە زەڕواتە مەهاباد مانگێ ماگە ئینقلاب مەسەڵەن پیرۆز بێ سەر بکەوێ ئەمانە تازە تێن و خەڵک بناسن کەسێکیان نییە بیناسن عەبدوڕەحمانە وسووق هەفتەیە دەی ئەگەر ئەشتباه نەکەم تاریخەکە دروست بێ ئەوەی کە لە حافزەیانە دروست بووگە بۆ منیان نەقڵ کردگە ڕواتە تێتۆ لە ئوروپا و تێتۆ ناوە کۆرپۆرێشنە ئێرانی و ئەچێتە تاران کەس نازانێ بۆ ڕواتە تاران ئای قاسملوو گەلەک تو کێ بوێنی لە تارانە سەرانە ئۆپۆزیسیۆن بوێنی سەرانە ئۆپۆزیسیۆنێشێ لە ئوروپاون ئەوە نەو ئەکسەریەتیان تەکە هەواپەیمایە ئێمامە هاتن و چووکی کێ بوێنی ما بە قێشانوانە ناوی زندانەکانە کە چێهرەهای تەئسیرگوزار و نەهاتها و سازمانهای تەئسیرگوزارن چووکیتە تاران کێ بوێنی هیچ کامە جواو ناتۆ سکوتە مطلق ئاغا تێتۆ لەگرا بالئەخەرە خەلە دەوڵەتە مەرکەزی دروست ئەوێت دەوڵەتە مەرکەزی ئەشێوێت و داستانەکە شێویاگە ئایەتوڵا خۆمەینی تێتەوە عەبدوڕەحمانە قاسملوو ئەمانیش داستانە میتینگ و حیزب دموکرات و خەڵک ئەژەڵەژێت و خەڵک مسلحە و پادگانە مەهابادیش ئەدرێتە اختیارە مردم و هەر کەسێ جیک و چوزانم ئەمی یەک و ئینفیلد و بڕنە و ئەمانەی هەز ئەی کاتە شانە خۆی لەگرا ناگەهان دەنگە دموکرات ئەپێچێت هەروە کە جەمعیەتەکان تێن و بالئەخەرە هەر کەسێ بۆ خۆی گەرەکێ بێت و قوێخایێ سەهمێ بگرێ لەم کەیکە قودرەتە ئەمە منتهی ئەوێ بە شەڕە سێمانگە لە شەڕە سێمانگە با بزانن ئەکسەریەتە ئەمانە
ئەو خاکەی کەوا لە دەستیانە لە دەستیەدەن وەلێ ئێژن جمهوری ئیسلامی شتیا وەختی سند جمهوری ئیسلامی وەختی سند یا جمهوری ئیسلامی وەختی دا بە ئێوە سوالەکە ئەمەسە چی تماشاکە نەمانەم خەڵکار قسەت بووە کاتۆ گوێ ئەدەی دەی سوالەکەی جمهوری ئیسلامی بۆ چیشی وەخت بسێنێ ئەکسەریەتە شارەکانی گرتگەسە و کوشتەی داگەت دەوڵەتە بۆی مهم نییە 2 ملیۆنیش باتە کوشت خب جمهوری ئیسلامی چەندێ وەختی گەرەک و کە 3 مانگ بەعدی دووبارە دەست پێ ئەکاتۆ بە شەڕ ئەو کارەی کە لە 3 مانگا کردی توانی لە 2 هەفتە بیکە وەختی بە کێدا لەگرات و ئیشی بڕۆیتۆ ڕیزە قسەکانە ئەمانە کە پێت ئێژن کاکە ئەم مەردمە هیچ کامیان ئیدەی ئینقلابیان نییە مەگەر ئیدەیەکە چەپن ئەمە یەک 2 ئەم مەردمە سازماندەهی نەکریاگن پەرش و پەڵاکەندن 3 ئەم مەردمە هیچ پرەنسیپ و ئوسولێکیان نییە ئەمانەی کە مەسەڵەن شەڕە 3 مانگایان کردگە حزب دموکراتیش هیچ قدرەتێکی نییە کۆمەڵەیەکیش مەوجود نییە یەکسری جەمعیەتن خب ئەم مهڵەتە 3 مانگە کۆمەک بە کێ ئەکا کۆمەک بە حزب دموکراتەکە خۆی سازماندەهیکە کۆمەک بە حزب دموکراتەکە بڕ بخوا ناگەهان کۆمەک ئەکا کە کۆمەڵەی شکل بگرێ جەمعیەتەکان کۆ کاتۆ ژێرە شانە خۆی خب چه ئەتفاقێگە کەفێ تۆ ئیشی ئەمە مەدە نەزەرت توێ باشە عەبدوڕەحمانە قاسملوو وانە هەواداری بووگە نە سەر بە ئەو کەسێک بووگە ئەکسەریەتە ئەوانەی کە تێریتیان وایان کاتە کۆمیتە مەرکەزی کە من ناویانم هاورد دەست پێ یەکەم کۆنگرەیە 4 غەنیە بلووریان نەفەرە ئەووەڵە قاسملوو دووەمە جەلیل گادانی سێوەمە حەسەنە شێوەسەڵی فەوزیە قازی ئەمیرە قازی مستەفا شەلماشی سادقە شەرەفکەندی ڕەحمانە کەریمی عەبدوڵڵا حەسەنزادە جانگیر ئەسماعیل زادە فاڕۆقە کەیخسرەوی سەرگورد عەباسی نەویدە موعینی حەسەنە ڕەستگار ئەحمەدە عەزیزی کەمالە دەباغی قادرە عەبدی حاشمە کەریمی ڕەحیمە سەیفە قازی مستەفا هیجری ئەبوبەکرە هدایەتی سەید ڕەسوولە دێحقان حوسەینە مەدەنی فرێک لەم چێرانە هیچ کارەوگن نە ئینقلابی بووگە نە لەحزەیە فعالیەت ئینقلابیان تێگەیگە نە ئەدەبیاتە سیاسیان زانیگە ئەمانە لە کوێوە تێنەخرێنە ناوە ئەم لیستە ئاغای قەنیە بلووریان هەم ناوبانگدارترە هەم خۆشەویستترە هەم دەنگە زیاتری هاورگە چۆن غەنیە بلووریان ناوێتە دەبیر و کل وەلی ئاغای عەبدوڕەحمانە قاسملوو ئەوێت ئەمە سوالێکی گەورەست تۆ ئیشی بڕۆی بزانی کێ حامیانە ئاغای عەبدوڕەحمانە قاسملوو بووگە ئاغای عەبدوڕەحمانە قاسملوو کێ هاورگە مەسەڵەن مستەفا هیجری ئێژێت قاسملوو وە منی وت تۆ بێ لە کۆنگرە بەشداری بکە وتم من عوزبە حیزب دموکرات نیم وتی کورە تۆ بێ خواتیش کاندید کە وتم کاکە من عوزبە حیزب دموکرات نیم وتی تۆ کارەنەوەی و ئاغایە مستەفا هیجری نەفەرە 22 ئەوێتە کۆمیتە مەرکەزی لە پڕێکە ئەوێتە کوڕێک ئایا مستەفا هیجری بە تەحسیلاتە ئەدەبیاتە فارسی و دەبیرە ئاموزش و پەروەرشێ نظامە سەڵتەنەتیە شاهنشایی جنایەت کارترین بەشە نظامە سەڵتەنەتی شاهنشایی ئاموزش و پەروەرش دەبیرە ئاموزش پەروەرشە مثالە دەم مەسەلەن خب هەڵقەی مەفقودەوە لەکوێ وا لە ئەگرا کە من بەحسی یەکەم بزانم مەطلوب چییە مەطلوب ئەمەسە کابرایەژێ ئاغای عەبدوڕەحمانە قاسملوو گەرەکی بوو حیزب دموکرات لە ژێرە نفوزە حیزب توودە دەربێرێ خب ئەمەیانەی وابەستگی شتە خراوێکەی تروانیە ئۆکەی تۆ ئاغای گیان ناوت حیزب دموکراتە کوردستانە ئێرانە وابەستگی تۆ بە دەوڵەتە ئێرانە حیزب دەوڵەتە ئێرانیت تۆ لەگەڵ شتێکە لە دەست نەدا لە کاتێکا تۆ وەختێ فرقەیە دموکرات بوویت و حیزب دموکرات بوویت لە ژێرە نفوزە حیزب توودا حق تعیینە سەرنەوەشتت بوو هەم دموکراسی هەم استقلال خوازی تیا بوو هەم جودایی تیا بوو هەم فدراڵی تیا بوو و هەم خودمختاری تیا بوو تۆ بۆ کردتە خودمختاری بعد چەنگە گەورەیە دموکراسی بۆ ئێران تۆ بۆ ئەم شعارە گەورەتە هەڵگرت بەر عەلەیهی ئایەتوڵڵا خومەینی تۆ ئەزانی جمهوری ئیسلامی سەرەکەوی مەسەڵەن وا ئەزانی ئیسە تۆ گەرەکتە تاران تاغیر بەی کە خودمختاری بێری بۆ کوردستان تۆ گەرەکتە وا بکەی وەختێ تۆ بەحسە دموکراسیەکەی ئایا عەبدوڕەحمانە قاسملوو هیچ کەسێ لە ئینقلابە 57 بەحسە دموکراسی ناکات ئەکسەریەتە ئەدەبیاتە چەپ زدە لیبراڵە
بۆیە مەسەڵەن مهندس مهدی بازرگان بە بەهانەی لیبراڵ بوون دەریەکەن تو چۆن کەلەمەیەک کە سەراسەریەن کەس حەزی پێ ناکات دەخێتە قەیخوات وعسن کەسی باسی ناکات دموکراسی دەی تۆ وەختی لەسەر وەزنە تەمامە ئێران حەساو ناکەی چۆن فکرەکەی ئەم کارەی کردکتە کارە قەشەنگێکە فکرەکەی خیلی قەشەنە دێ ئەمە نە کوردایەتیە نە تەدبیرە سیاسیە هیچ کامیان نییە وانگەهی بە تۆ چه ڕەبتێکی هەست لە تاران جمهوری ئیسلامی وێت تۆ خود مختاروی دیانە بە تۆ چه ڕەبتێکی هەست کە ئەڵبەتە لێو دواتۆ وتت لە مزاکرەکەتا وتت هیچ مشکڵێکە نییە تەکە جمهوری ئیسلامیە لە مزاکرەکەتا وتت BBC فایلەکانی دانیاکە پس تۆ لەگراوێنی کڵاوێکی گەورە کرێتە سەرە کورد ئاوەی کە بەخۆی ژێ کورد و ئەندام حەزم دموکرات و ئەمە هات ئێمەی لە وابەستگی دەرهاورد درۆی مطلقە ئەی سوالە گەورە ئەمەسە وەختی ئەپرسی لەم کۆنە قەیمیانەی حیزبی دموکراتە ئێژێ ئەوانەی کە توودەئی بوون و تەرەفدار ئەم حەفت نەفەرەونە کێ غەنیە بلووریان فەوزیە قازی نەویدە موعینی ئەحمەد عەزیزی ڕەحیمە سەیفە قازی فاروقە کەیقوسرەوی کە لێودا سێ تریشان پێ ئێزافە ئەوێت ڕەحمانە کەریمی قادرە عەبدی جەهانگیر ئیسماعیل زادە ئەمە فقط لە کۆمیتە مەرکەزیە ناگفتە نەمێنێ کەسانێ وەکو کەریمە حەسابی ئەومانە گشتی حەسامی کەریمە حەسامی ئەومانە بەر لە کۆنگرەکە حەزبیانەکەوە نەیاڵێ بێنن ناو کۆنگرە ئاغای عەبدوڕەحمانە قاسملوو خب ئیستا ئەزانن سوالەکەوا لەکوێ سوال ئەمەسە ناگەهەن بە تۆ ئێژن دار و دەسەیە تەرەفدارە ئاغایە غەنیە بلووریان و حەفت نەفەرەکە و مابەقیە سەنگینایەکی قورسیان هەست ئەمانە لە شەڕەکەی شا ئەتفاقەن دەستوەشێنە خاسێک وگن شەڕە خاسیان کردە تەکە دەوڵەتە موقەتە بازرگانە ناگەهان ئەمانە کولن دەست لە شەڕەکێشن پاسیف خۆیان خەلا سلاحەکە نەچنەوە ئەکسەریەت جەمیەتە شاریە موکریانیش کە لە ناو حیزب دموکراتە بووگە تەرەفدار ئەمانەسە هەر ئەمانەنە کە لێو دوا ئەڕۆن مەجەلەیە سروەتەکە ئەسفەندیارە ڕەحیم مەشایە دائەنین ئاغای هێمن و کەسانێکی تر خۆ سوالە گەورە مەسە عەبدوڕەحمانە قاسملوو خەتەرناکە دژمنە دەوڵەتە ئێرانە دژمنە جمهوریە ئیسلامیە ئەمە قبولکەین دەی مەتروبیەتە ئەم دژمنیەتە چۆنە جمهوری ئیسلامی بە تەمامە قدرت گەرەکی حیزب دموکرات و قاسملوو لەبین بوات مەگەرەوە نمونونەکەی نێژن گەڕیانە شوێنانەی توانی تۆرۆریکە تا ساڵە 67 تۆری کرد دەی ئیستا عەبدوڕەحمانە قاسملوو ئەمقە ئیجتماعی نییە هەنووز خۆی خاص بڕنەداگەسە و ناگەهان ئەتوانێت لە بەرامبەرە تەیفە گەورەیەکی مەردمی مسلحە لە خەلەع قدرەتێکە کە قدرەتێکی تازە هەست مەرزبەندی بکات سوال دارودەسێ غەنیە بلووریان بۆ دەستناوە ئەسلحە وە بەن لە ئاغایێ حیزب دموکرات خۆ بۆ ئەم کارە ئاسانترە پندێکی پێشینیان هەست ئێژێت شغاڵە مازندەران ناگیرێت مەگەر بە سەگە مازندەرانی خۆ ئیستەما من نوکتێکتان پێبێژم ئەوەی کە من توانیم ماهیەتە چەپەڵەم حیزبانە دەربخەم داگرمە سەریان و لە بنیاد و هەڵیان تەکێنم یەکێک لەو قدرەتانەی کە بە مندریا ئەمە بوو کە من خۆم لە ناوەم جەریاناتە سیاسیا بووگەم ئەمە یەک دوو خانەوادەم بووگە سێ لەم بەشە قەومی ئیتنیکە کە پێئێژن کورد منیشی واتیە دانەیەک بە ناوە فارس ئیمکانی نەبووم کارە بتوانێ بکا کە من کردم بۆ ناتوانێ بیکا چون فەورەن ئەنگە بەرچەسب بە دوژمنی لێ دەنە چێ پێیکاری خەڵ سپاهە پازداران خاسترە ئەیتوانی حیزبی دموکرات لەبین بووە یا دار و دەسەیە خەتە حیزب توودە کامیان کە دموکراتی بوون گشتیان بزان بام نوکتێکتان پێبێژم ناو خیلی مهمەیتر بۆ مهمە ئیستە عەبدوڵای حەسەنزادە و ئاغای باقرزادە خالدە عەزیزی تەکە مەچەی هجریا شەڕیانە لەسەر حیزب دموکرات عەبدوڵای مهتەدی و سەیبراهیمە عەلیزادە و عومەرەی خانیزادە لەسەر ناوە کۆمەڵە شەڕیانە ناو هەر ناوەکە هیچ کامیشان ناتوانێت وەوەیەکی بێژێت تۆ کۆمەڵە نییە مەسەڵەن جەماعەتە سەیبراهیم ئێژێت
جماعة عبي مهتدي جيجي جماعة سي إبراهيم أن كانوا جماعات وخوش أنا جن كومالي شورشگير زحمت كشان وكردستان إيران سي إبراهيم علي زادش وخوينا يجي حزب كومونيست حل برخاتري وي كومالك لدسنا دا وخوي يجي كومالي حزب كومونيست حتما كومالك خاطب برا حزب كومونيست خب أما يعني شي يعني أم ناوە مهمة بزان ئێمە دانێتی هەڵدریاگمان هاورد فاسد کە دادگاه قیامەتیان هەڵەبجەدا بنین سەنگ و منمان واوە دەسۆ ئەقامەی دەعوا ئەکەین دیتەکتیڤیە تاریخی ئەکەین مجرم ئەدۆزینەوە خەڵک تێ قسە ئەکاوە ئێمە پێی ئەوەین سەحنە چۆن ئارایش دەریاگە چ اتفاقی کەوتکە و سەحنە چۆن ئارایش دەریاگە بۆیە تەرح دەعوا ئەکەین سەنگ و من ماواوە دەسۆ دانێک هاوریا و کەوت جووتکە ناگەهان فکری کردفرە بەچە زرنگە لە ژێرە تحریکات حکوومەتە حەریم گرتگیەوە قەینا و دادگا ورگێسی لە توولە عمریان نەزانێت دادگا چییە نەزانێت تریبوناڵ چییە نەزانێت تاریخە تەشکیلبوونی چییە نەزانێت چۆن وەڕێوەی بووە فکرەکە کۆکردنەوەی خاترات و ئەوە چوین و لەو جێگە کەوتین و بەڕاستی و ئافتاوەیەکی دیاومی سەرمانە و فرەقارەمان بووین و ئەمە ئیتر شتە مهمێکە هەر کەسی تێرێ ئەوێتەوە خولە پیزە دێ ئەمە چی وات ئەمە دادگاز بۆچی تۆ خەریکیەکەی ئەو چی ئەدزێ کەلەمەی دادگاهێک کە ئێمە وەزنی پێدەین وەزمان پێداگە بزان ساعەتی 23 دقیقە و ساعتی 23 و 28 دقیقەیە ڕۆژە لە بریتانیا ساعەتە 29 دقیقەیە بامدادە لە ئوروپا ساعەتە 2 بەیانیە لە هەڵەبجە 73 نەفەروانە ناوی دیبەیتەکە پێشووتر 120 نەفەری تیا بوو بۆ ئەم دادگا مەرغوبیەتی هەست سەنگومەنی واوە دەسۆ زەربەیە کاری خەریکە وەشێنێ ئەفکار عمومی خەریکە هەدایەتەکەوە دروستەکە ئەم ناوە بە ناوە دادگای هەڵەبجە ویژێشی بووە بیدا لە خۆی تا مەوجودیت پێیاکە و ناوە بدزێ چون یە زمانێکیش لای ئێمە کەوشی جفت کردگە وەزانێتە پیای مهمەکە و خەڵکەژێ خوا هەڵی ناگرێت و فڵانە کەس دوو دەفە ناوی هاورد تەوەجۆکەن ئەمە ئەوەسە ئەو سەهم خاهیەسە خۆتی پێمەترحکەی بژی منیژی حەقێکم هەزیە سەری قسە بکەم مەسەڵە عیدەیەک بەورد لە پشت و قسەم بۆ یانەکرد ئامادەیان کەم وستا ڕواژێ و سەڵام عەلەیکم کردێتەکە فڵانیا من پیای مهمێکم ئێسەگەرێکی ناو پێیاکە و بێژی پیای مهمێکم و شتە عەدەدێکم و کاورای تێ هەڵدریاگێکە و ئەوە نینیە خۆ ئیسە سوال ئەگەر دەوڵەتە ئێرانی دژمنە حیزب دموکرات و شەخصە قاسملووە و ئەمانە فرە زەربە زەنەندە کار ئەکەن ئیشی دەوڵەتە ئێرانی حیزب دموکرات نابوودکە دروستە ئەمە سەدها کاملە کەس دروستە و ئێشەی دەوڵەتە ئێرانی لە هەر ئەبزارێ ئیستفادەکە بۆ ئەم کاملکردنە پازەڵە تا دوژمنایەتیەکەی تەواو بێ وانییە سپاهە پاسداران خاستر ئەتوانێ با لە حیزب دموکرات بە عنوانە دیگەریەکی دوژمنێ بەرچاو یا غەنیە بولوریان و دارودەسێ غەنیە بولوریان و تەمامە مەردەمە مەهابادێک کە لەگەڵە خەتە منحرفە حیزب دموکراتانیەن و حزب دموکرات ئەچێتە بەرەیە تەعاملەتەکە سەهیۆنیزم و یاڵەتە متحدەیە ئامریکا و ئەچێتە ئەو بەرە تبقە شعارها و خەڵکەکەوێتە ژێرە نابودی یا ئەمەی کە ئەمانە بێن و سەهمێکیان لە قودرەتا بێت خب سوال بۆچی جمهوریە ئیسلامی ئەمانە تحریک ناکات حزب توودە فەرمانیان پێ نادات بەناوە انحراف و تەوتەئەبەر عەلەیه حزب دموکرات و خەتە ڕەسمی حزب دموکرات ئاغایان بن لە عەبدوڵڵا لە قاسملوو کۆکەنەوە حەج کە جواوە ئەمە ناداتەوە حقەکە وا لەگرا بۆ بەرادرانە تەرەفدارە حیزب توودە دەستناوە نەسڵحە ئەوانەی وا قەهرەمانیتیان کرد لە شەڕە سێ مانگا مەسەلەن چییە حیزب دموکرات ئەگەر لە یەکتریان بکوشتایە اتفاقێکە کەف دەیکەوت دێ ڕێبەرایەتی شۆڕشگیر و حیزب دموکرات لە یەکتریشیان کوشت بە تەوریش دایان لە یەکتری و خەڵکە کوردستان حەجێکی نەبوت تەماشایشی کرد لە دوور و فیکەیشی کێشاوتی بەریقەڵا کۆمەڵە و دموکرات دایان لە یەکتریان تەجاوزیان کرد و یەکتریان کوشتی کەتیکەیان کردوەوە هیچ اتفاقی نەکەوت چه استدلالێ تێریتەوە بۆ غەنیە بلووریانم کارە ناکە بۆ
بۆ حزب توودە داوا ناکات کە وا بکەن بەم عنسوەرە؟ بۆ؟ بزانن لەگرا تۆ ئەفەهمی ئەم دوژمنیە ناکاملە، کامل نییە، هیچ تەوجیهێکی نییە. ئێستا من غەنیە بلووریان وم حزب توودە و کیانووری فەرمانم پێ ئەدا و تەبەری فەرمانم پێ ئەدا و دەوڵەتە ئێران تەیارم ئەکا و ئامادەم ئەکا و تەشویقیشم ئەکا و ئینقلابیشم و خەڵکی ئێران خۆشمیشی گەرەکە و تێمەم قاسملوەتی هەڵدریاگیشە ئەگرمە بۆ قملی و تەسلیمی یەکەم و قارەمانێتی خۆم ئەنوێنم و بەسەر شارە مەهابادیشە ئەو شتانەی گەرەکمە بەدەستی تێرم. بۆ ئەم کارە ناکەم. جمهوری ئیسلامی بۆ ئەم کارە ناکات. ئەگەر دلیلی ئەوەسە کە وابەستەبوون شتە خراوێک کە اتفاقاً لەگرا بە نەفع جمهوری ئیسلامیە، چون فەورەن کلکە حزب توودە بگرێت غەنیە برووریان دووبارە توانێت چەکاتەوە. هەمچین اتفاقی ناکەوی وەلە زایشی ڕێگە سەختەکە بگرێتە بەرەو چ سپای پاسدارانی بۆ بێت. لەگرا تۆ ئیشی بڕۆیتە سەر فەلسەفەی سیاسی. کاربورد دوژمن هیچ ملەتێ لە دنیا دروست ناوێ ئەگەر دوژمنی بۆ خۆی تعریف نکاتەوە. دیگەریە ئەو کە گەرێکی ئەم نابوودکە. ئەمە یەک. دوو، کاربورد دوژمن لە سیاسەتە. تۆ ئەگەر دوژمنت نەوێت ناتوانانی دەسەڵاتت تەسبیت بکەی بە حیاتی، تا بە بیانووی دوژمن ئیعلامە بەسیجە عمومی بکەی، تا بە بیانووی دوژمن ناکامیەکان و فسادەکانە خۆت بخەیتە مەلە دوژمن. مثال حکوومەتە هەرێم هەرچی فسادی زیە خاتە مەلە ئەزمونونەکەمان کەس حەزی پێ ناکات، دوژمنمان زۆرە. ئیتلاعات و میت و ئەمانە و گشتی دەستی خسکە و ناتوانین و فەسادە. هەرچی ناکارامەدی خاتەمە لە دوژمن. بۆ شێرخانە ئابووریمانە موچە نادەن و دەوڵەت و ناوێنین و ئەهاوە حکوومەتە مەرکەزی و دوژمن. حکوومەتە مەرکەزیش کێ داینیاگە؟ خودە حکوومەتە هەرێم. بزانن تا من پێتان بێژم لە عەبدولسەلام عارف و لە عەبدولکەریم قاسم و تا عەبدولسەلام عارف. عەبدولکەریم قاسم بوو ئەوەی کە کودتای کرد بەر عەلەیهە مەلەک فەیسەڵوانیە. دکتۆر محەممەد ڕەوف دۆشۆ تەشریفی ئاورد قسەی کرد لە ئێمە مامۆستا. تاریخێکی هەڵەبجێ دەست پێ کرد لە ساڵی 1960ەکانەوە تا 1970. کاکە ئەو وتی هەر کەسێ هات دای لە ئێمە ئێمەی کوشت. یعنی لە زمانە عەبدولکەریم قاسم و تا حەسەن ئەلبەکر و سەدام حوسێین هەر کە هاتکە کوردی کوشتگە. درۆسە واسە ئیتروانیە. ئەمە چییە کە کورد ئەکوژێت؟ چییە؟ دەوڵەتە عێراقە ئیتروانیە. سەدام حوسێن خۆ نییە، سەدام حوسێن لە 79 تێت. ئەی ئەوانەی هەفتاکان و شەسەکان و پەنجاکان و چلەکان کێکردی دەوڵەتە عێراق بوو. ساڵ 1921 کێکردی دەوڵەتە عێراق بوو. ئیتروانیە. دوژمن کێس؟ دەوڵەتە عێراقە. درۆسە. دەی چۆن ساڵە 2003 چوون و دوژمنەکەتان ئەحیا کردو؟ چۆن چوونە ئەحیاتان کردو؟ پس تۆ ئیشەی لەگرا دوژمنە بوێت، تۆ دوژمن مشەخەص ناکەی. خب دەوڵەتە ئێرانی بۆ خاتری ئەوەی بمێنێتۆ دەوڵەتە ئێرانی بۆ خاتری ئەوەی کە بمێنێتۆ ئێشەی حیزب دموکرات و کۆمەڵە دانێت بەردەوام دوژمنایەتی ئەم بکەن تا دوژمنت داخڵیە تەجزیە تەڵەب شتێ بەناوە کورد کە حەساسیەتی هەست دروستکەن فقط لە کوردستانە. 3 مانگ وەختەکە و ئەمان ئەدەن بوونەوە حیزب و ئەمان ئەدەن خۆیان سازماندەهی بکەن و ئەمان ئەدەن بتوان قەبارە بگرن لەو کەژوکێوە. لێودا تۆ بە جواوەکان ئەگەی ئەرێ ئەم حیزبانە بۆ شەڕە بێ هەدەفەکەن، بۆ نیێنە شوێنە دەستکەوتە سیاسیە، بۆ هیچ عملیاتێکی نظامیان هیچ معنایەکی سیاسی نییە. ئێوە تامۆجریتان چاو پێکەوتگە، کارتۆنە تامۆجری مشکێک و پشیلەیە دائیمەن لە یەکتریەدەن، نە ئەم ئەوە کوژێ نە ئەو ئەمە کوژێ.
ئەیچ اتفاقێک کردێ ماڵە ساحێوەکان وێرانەکەن ماڵەکە وێرانەوێت نە حیزب دموکرات لە بینەچێ نە دەوڵەتە ئێرانی لە بینەچێ کێ لە بینەچێ لە مۆسەتە سەرزەمینە کوردەوار درست هەیە خەڵ تایسە بین ئیستا بۆ هەر حیزب دموکرات مزاکرە ئەکا ئاغاگیان ئاغای عەبدوڵڕەحمانە قاسملو دروست ئەکەن ئەمانە گشتی خەریکە ئەمە بە تۆ ئێژێ دروستی ئەکەن تا عەبدوڵڕەحمانە قاسملو بتوانێت نەقشە دوژمنە جەدید بگێڕێت تا خومێنی تەسبیت بوێت قدرت بەیەکە وعدەیشی پێدەن ئاغاگیان تۆ ئەوەینۆ تۆ ئەم کارە بگرە ئەستۆت ئەوەینۆ هەروە کە ئەم وعدە بە خانەوادەی موحتەدی ئەدەن بە خانەوادەی موحتەدی ئەیدەن کە کۆمەڵە دروستەکەن تۆ یەمەش جەمعیەتە هەست بێ تێئۆری بێ مەتن بێ سازماندەهی تێریتیان خڕیانەکەی تۆ لەژێرە جەلاڵە تاڵەبانی و سەلاح موحتەدی و عەبەی موحتەدیە کە جوانێکە بێسەواد بێسەلیقە بێتەجروبە خڕیانەکەی تۆ ئایانکەی تۆ کۆمەڵە پوڵ ئەدەی ئەسڵحا دەی ئیمکاناتە دەی ارتباتاتە دروست کردگەتەکە دووە لە منتەقا هاوکات لەگەڵ ئەمە دوای مدەتی خۆیتە بحرانە تئۆریشە نییە لەذا چێ ئەچی ئەدەیە لە تاران و تێریت بۆ کۆمەکە بەوەی کە تۆ بوویت بە تەنها بازوویە شەڕکەرە چەپ و تەمامە چەپەکان بێنە ژێرە دەستەوە لەذا ئەدعاکەی حیزب مادەری و تەرەفداری لە هەرچی چەپە کردگە لە ئەقلیەت کردگە و لەو چەپە ڕادیکاڵانە لە پەیکار کردگە و لە ڕاهە کارگەر کردگە و نفوزە تۆ ئەوەنە گەورەز نایڵێتر ئەمانە هیچ کامیان گەورە بوون نە ڕاهە کارگەر گەورە بوێنە پەیکار گەورە بوێنە حەچی ئینحسارە و شەڕەوا لە دەستەوە درستە خەڵ ئێستا ئێوە ئێشێ دوژمنایەتی بکەن تحتە ناوە دوژمنە داخڵی تەجزیە تەلەب درستە چه اتفاقێکی خومێنی ئەتوانێت چی بکە بەم کارە خومێنی ئەتوانێت ئەعلامە بە سیجە عمومی بکە بەر عەلەیهە تۆ بەهانە بکەوێتە دەستی نیروی مسلح دروست کات مەخسووس بەخۆی چون خۆمەینی ڕاهبەرە ئینقلابە ساختارە اجتماعی لێ دەستیا سازمانێکی منسەجمی سازماندریاگنی لە دەستیا کێ قدرەتی داگۆ خومێنی جبهەیە ملی و نهزەت ئازادی و ئەنجومەنە دانشجویانە ئیسلامی خارج از کشور و فەدائیانە خەلق و فەدائیانە ئیسلام و مجاهدینە خەلق و ئەمانە بە خوێنی وتیانە تۆ ڕاهبەر معنەویوە ئەمسال ئاغای سادق و قوتبزادە دروستیەکە تۆ ڕاهبەر معنەویوە ئەمەلەر خومێنی حیچێکی نێوە دەسەوە حیچ ئەمانە لە دەوری بچنە کنارۆ خومێنی حیچە قاچی وا لە حەوا بەشێکی فرف لە جامعە تەوەسوتە ئەمانە سازماندەهی کریاگە ئەمانە نیروی مسلحیانە زەمانە چریکیانە زەمانە فرشتێکیانەست وامێنێت تۆ ساختارە ئەرتش کە ئیشی بڕواتە ژێری دەست نظامێکی قانونی بۆیە مدەتێک دەوڵەتە موقەت تێرن بۆی بازرگان لەو دوا شەڕی بۆ هەڵەسێنن لە کوردستان دوشمنە داخڵی تەجزیە تەلەب خب ئەم شەڕە ناوێت تەواو بووێ ئیشێ بەردەواموێ تا بە هەدەفە غایی ئەگەن لذا ئیشێ کۆمەڵەوە دموکرات دەربێت دوو حیزب دەربێت کە دارای هۆڤیەتە مستەقل ون زاهرن و یەکسری خواستیان بوێت درستە عەبدوڕەحمانە قاسملو کاری هەر مزاکرە کردگە وتیان ئاغاگیان تۆ بچۆ تا تەسبیتە ئێمە لە ژێرە ناوە مزاکرەکردن ئاخری وەختێ بە نیەتمانگەین بە تو یەسری امتیازە دەین بێرۆ بوەرە فەرماندارە کناراوەکەی مەسەڵەن پیرانشار مەسەلەن بۆیە عەبدوڕەحمانە قاسملو هەر لە ڕۆژە ئەوەڵە و چهرەیە سازشکاری ناوە مزاکرە کنەندە سازشکار مزاکرە کنەندە سازشکار هەر ئەوە مزاکرەکە ئیستا بابێنە سەرە مزاکرەی حیزب دموکرات ساڵ 1367 صلح فيما بين إيران وعراق عمليات فروق جاودان مرساد خب دولة إيراني وآية الله خميني تثبيت بايهاي قدرتي بوجد تمام حريفان داخلي لبين بردقة تمام أحزابي يك لدوايا كوكر قسو قشتي كوكر قسو استا عمليات فروق جاودان مجاهدين خلق شركة شكست أخوات مجاهدين خلق كشتيكي فرائدات لكنار أما قتل عام زندانيان سياسي دس بيكات وأكثريتيان مجاهدين زياتر له 8 تا 15,000 نفر إعدامكن عملا رقيبة لبرانبر آية الله خميني نماغا يك نفر قائم مقام الرهبري آية أجزاء منتظري خلعي يكن أي شيء خلع كردقا
تەکە سەدام حسێنیشا بە سۆڵح گەیگن ئایا عەبدوڕەحمانە قاسم و چه زعفێکە لە جمهوری ئیسلامیە دیوە پەلەپەل چوویت بۆ مزاکرە چه زعفێکی تیا بوو لەکوێ کەمی هاورد و تۆ بۆ مزاکرە بوو چوویت وا لە ئەوجە قودرەتە خۆیە وا لە ئەوجە قودرەتە خۆیە شەڕێکی بردگە سۆ ئیجازەی نەداگە یەک بستە خاکە ئێران لە دەستی دەربێت تەمامە حەریفانە داخڵی سەرکوت کردگە دەمکوت کردگە گشتی دەرکردگە کەس نەماگە تۆ بۆچی مەخفیانە ئەچیت مزاکرەکەی تۆ ئەگەر تۆڵەن ڕەهبەر بنامۆڵازە بووی کەس گیری پێت نێدا هەر بۆ مانۆڤرە تەبلیغاتی بووایە بۆ ئەوەی کە نیشان بی بە نۆکەرانە ژێرە دەسەفرە پیای مهمێکی کیاسەتە خۆت نیشان بی مەشایە تەمامە ئازای کمیتە مەرکەزی بە هەناردەیە یا گشتیانە تەکە خۆتا بوردایە نیشان بە ها جمهوری ئیسلامی هاوڵگە سەرە مێزە مزاکرە و نایوەی مەخفیانە مزاکرەکەی و تەئاترە مزاکرە بەرگوزارەکەی الوعدە وەفا تەواو ئیستقرارە گەر دەوڵەتە ئێران ئیستە بەشەکەی بنبان لەژێرە ناو مزاکرە و تەئاترە مزاکرە جمهوری ئیسلامیش نایڵێ مردارۆ بووی تۆ ئەگەیتە چەقۆ فەورەن چون جمهوری ئیسلامی تەسمیمی گرتگە ئەم ئادرسە کە ئیسە دروستی کردگە ها پێیتم و دەوڵەتە ئێرانی دروستی کردگە گوێدوا پێ قەشەنگ گشتیتی دروست کردگە سەر تاپات ئەساسنامەت مسەوەباتت شەکڵت قەبارەت دەوڵەتە ئێرانی بۆ خاترەوەی تۆ بمێنی تۆ یانێ حیزب دموکرات بمێنێت تۆ ئێشێ تۆ خوێنی پێبیت تەبعا لێ تۆ کوژیت تەوەجۆت کرد ئەزانی ئەمە وا لەکوێ چون تۆ 4-5 مانگ بەر لە عەمەلیاتە هەڵەبجە هەرچی نیروی موسەلەحتا کێشیتە دەرەوە هیچ تەوجیهێکی نییە کۆمەڵەیش کێشێتە دەرەوە وەلێ کۆمەڵە لە سنەیەکان وا باوەڕیان کردبوو تۆزێ چەپبازی چتە قەشەنگێکە ڕووداڕون پڕڕوون قودرەتیان بوو مەشای ئەمانتە بخەساندایە گوردانە شوانە هەنێری لە بینی بۆی ئایێ کۆمەڵە تۆیش هەوکات هەرچی نیروتەی کێشیتە دەرەوە و تۆیش مەئموریەتە تەواو بووگە ئایە کۆمەڵە بۆیە ئەو زەربەیە گەورە ئەدەی لە بەرادەرانە سنەیی ئیستا داستانەکە تەکمیل بوو ناتەکمیلیەکانە ماجەراتان پڕ بوو ئیستا دیتان چۆن ئەتوانی پەی بووی بە حەقیقەت وەختێ سەحنە ناکاملە ئیستا سوال حزب دموکرات شتە خەتەرناکێکە بۆ جمهوری ئیسلامی ئۆکێ من تێم لەگەڵ خالد عەزیزیان ڕێیەکەوە کە ئیسلاح تەڵەب بۆ پیا قەشەنگێکە 2000 نەفەر نیروشی بە عنوانە حزب دموکرات و پێشمەرگەی حزب دموکرات بۆی ئەهێنێرم حل لە مزورەکانە خۆم ئەسلحەیشی پێدەم پوڵیشی پێدەم ئەنەومە بۆ قەملە مچەی مەسەی بارزانی ژم ورتە لێوەنێ وا ورتەی لێوەنە هات وەختی 27 موشەکەکەی دا لە ئیاڵەتە متحدەی ئەمریکای باوکی ورتەی لێوەنە هات ورتەیشی لێوەنایەت بنەوێت لە کلکی ورتەی لێوەنایەت خۆ من خالد عەزیزیوە من جمهوری ئیسلامی وم خالد عەزیزی هەنێرم مچەی هجری و ما بەقی گشتی کۆکات و گشتی بکوژێ تەواو چوو پێیکاری حزب دموکرات تەواو بوو بعد خالد عەزیزی شێژت تەواو سەلا الله محەممەد و خوا حافیزتانوێت و کۆیکەن و بابڕێنەوە بۆ ئەم کارە ناکە بۆ ئەم کارە ناکە بۆ نابودیان ناکە کۆکردنەوەی عومەری خالیزانەمە کارێکی هێز کۆکردنەوەی عەبەی موحتەدیمە کارێکی هێز بۆ نایکە چۆن ئەمانە دوژمنن و ئەم دوژمنایەتیە ناکەن بۆ نایکەن لەسەر چی نایکەن چی بەریان پێەگری کێ بەریان پێەگری ئەفکار عمومی کێ بەریان پێگری سەدام حسێن شارێکی دەوڵەتە ئێرانی و ئەمریکا و سەدام حسێن و بەرەی کوردستانی و کۆمەڵە و دموکرات شارێکیان نابود کرد مردمێکیان نابود کرد لە 1 ساعتە کەس واکوونیشی بوو کەس کارێکی کرد ئیستا بابا بە بەردەمە خەڵکا تێن و ئەڕۆن بە خیابانەکانی هەڵەبجا ئیستا حیزب دموکرات بە خیابانەکانی کۆیەتێت و ئەڕوا ئیستا جەماعەتی کۆمەڵە بەناوە خیابانەکانی سلێمانیان بابا ئەکەن و تێن و ئەڕۆن کەس بەریان پێگرێ خۆب ئەمە مێتۆدی دیتەکتیڤی تاریخی بوو بەم ڕەوشە ئێمە واردە دادگاها قیامەتیانە هەڵەبجە بووگین تەوەجۆتان کرد خۆب نکتەی ئەنحرافی لە حیزب دموکراتە چ بوو حل لە معمای حیزب دموکرات مزاکرە بازی ئەوەی کە کێ دروستی کردەوە لە کۆنگرەی چوارە
و اتفاقاتە بعد دەستکۆنگرەی چوارە. مهمترین نەختەیان دەرگیر نەبوونە جناح حزب تودەست تەکە عەبدوڕەحمان قاسم لووە. ئەگەر ئێوە ئەمتانە خوێندوو ئەوجا ئەفەهمن داستانەکە بۆ ناکاملە وەکو ئەو ئاغایە واوتی بە حەسەنە ڕەستەگار کامی دروست ڕەحبەریەت فاسدە مردمەکە خائینن یا پێشمەرگەکان مشکن و تێ هەڵدریاگن کامی چون ناخوا پێشمەرگەی پۆڵاین و ڕەحبەریەتی ژیر و بەبیر و ئینقلابی و مردمە خۆڕاگرەی ئینقلابی و شۆڕشگێڕە کوردستان ناخوا ئەم سیانەوەیەکەوە ئێمە کناراوێکمان نییە ناخوا بێ ئیرادێکی واتیە بۆ خۆڵەکەیتە چاومان بەڵگە و سەنەد بێرە و مشتێ پڕتەوک بێرەوە ئەمە گشتی کڵاوبەرداریە وەسە فەحسەکانە ئازمایشکە ئەوەی بۆ دکتۆرەکە تەشخیص نادات و چیتە گشتی کڵاوبەرداریە هیچ تەشخیصێ نادا بەڵگە سازی کارێکی نییە ڕۆی کاغەزی تێریتە دەر و دەفتەرێک و یژی حاجی حەمەد تەقیەیە زەمانی 700 ساڵە پێش حاجی و گە و وتکیسی کورد یعنی مارمەزووک واوتکیسی ئەو واوتکیسی ئاغایە بێشەرەف لە بێشەرەفنامە شەرەفخانە بدلیسی ئێژێ کورد یعنی الأكراد طائفة من الجن ئەو وایژی ئەمە سەنەدە تاریخیە دەی بەمە ئێژی سەنەد باڵێ ئەمەسە ڕەوشە دیتەکتیڤیە تاریخی تا تۆ بتانی مەتنێ دەربێری تا تۆ بتانی جنایەتێ لە ناو مشتێک جنایەتکارە کە سەحنەکەیان شێوان دەگەت دەری بێری ئەوە ئەفەهمی کە عەبدوڕەحمان قاسملوو کێ دروستیەکە حیزب دموکرات کێ دروستیەکە بۆ بەردەوامەوێ بۆ ئیدامە ئەدا کۆمەڵە کێ دروستیەکە کێ بەردەوامەوێ و بۆ ئیدامە ئەدا خەڵک کوژیاگە وەسە ماڵەکەی تاموجری ڕازەکەی ماڵەکەیان وێران کرد خەڵکیشیان داوە کوشت کاملە دروستە بازیە گشتی فەرموو کاک عادڵ فەرموون یعنی ئومیدوارم ئەم جارە بتوانن بەشدار بوون کاک عادڵ بیارەی کاک عادڵ بیارەی تەشریفت هەست کاک عادڵ هەمە مشکلە سابقیە ظاهرن متاسفانە باڵێ وەکو شتێ سەعادەت نییە ئێوە تەشریف بێرن سلام کاکەمان کاک عادڵ وەختەوە خێر شەکەت بووی هیلاک بووی قوربانی نامندا لێ بڕ نەکەم وەختو ئەم دەحفە بێژم هەنگەکەمان وە زەردەواڵە دەرچوو باشە بەخێر بێ نەکەم مەمنونم خواهشەکەم کاک عادڵ من مقدمەی هاتم لەبەرەوەی بێژم ئەگەر کاک عادڵ بە هەر ئیلتیجایەکە خەریکە قسەکە بۆ ئێمە مهمە چۆن گۆشەیەک لە داستانە مستەتەر ئەدۆزینەوە لەذا تۆ لە هەر کوێیەکە باسی دەست پێ بکەی و لە هەر کوێیەکە باسی بکەی و لە هەر کوێیەکە بڕۆی هەر کەسێکە گەرەکێسی سەبارەت بە دادگای هەڵەبجە لە مەسیر مختلفە ورود بکات عالیە بزانە مثالێک بم دوکە مامۆستا محەممەد ڕەوف تەشریفیان هاورد مامۆستا محەممەد ڕۆف من باوەڕم بەوەسە کە ئەو تەحلیلەی کردی خۆی باوەڕی کردو پێی خۆی باوەڕی پێ کردو و بەر ئەساسە ئەوە هەڵسو کەوتی کردو ئەمما تەحلیلە مامۆستا محەممەد ڕۆف تەحلیلە دەستگاها حاکمیت و حکوومەتە هەرێم بوو تەوەجۆکەی و من اتفاقا استقبالم لێ کرد ئجازەمدا بە وردی تەمامە تەحلیلەکەی بێژێت تەوەجۆ فەرمووی لذا هەر کەسێک لە هەر زاویەک و ورود ئەکا بە ماجەرای هەڵەبجە بسیار عالیە ئێمە متۆد و سەنگومەنمان واوە دەسەوە خەڵکە ئێمە ئێستا خەریکە یەواش یەواش فێرەوەی اتفاقات چه شکلیە با بزانی ئەوانەیە ئەم خەڵکە ئێمە فێری بەڵگە و سەنەد و بەڵگە و سەنەد کرد هەر ئەم فاسدانە بوون چون بەڵگە و سەنەد وا لە دەسە خۆیانە خۆیانن بە بەڵگە و سەنەد مردم فاسد دەکەن
کتێ و پرتۆک و بەڵگە و سەنەد و بەڵێ فەرمونون کاکە ئادەم. صحیح فەرموو بیکات پێمان پێش خۆ ناساندن و چوونە ناو مۆزوعەکەەوە لە خزمەت جەنابتا منەمە یەک دوو دێر لە جەنابتی وە بینەران و بە تەواوی کوردەواری سەرزەمین من قەنەعاتم وایە کاک پێمان کەسی عاقڵی ژەرە و پێم وابێ و قەنەعاتەیە نەزەری جەنابیشە وەرەگرم ئینسانی عاقڵە و کەسەیە کە غەڵەتی کرد دان بنێ بە غەڵەتەکەی وڵێ من ئەمەم غەڵەت کرد و لەویش گەورەتر داوای لێبوردنکردنە کە ئەو پەڕی گەورەی و ئەو پەڕی مەردیە نەکترس دروستە؟ کاکە ژیان ئەوڵەن تەفاوتە ئینسان و حیوان ئەمەسەیە کە ئینسان ئەگەر دەفعەیە خەتا بکە لە خەتاکەی دەرس ئەگرێ و ئیتر تکراری ناکاتەوە ئەمما حیوان هەر دەفعە خەتا بکات ئەووەڵین و ئاخرین خەتایەسی لەبەین ئەچێت و هیچ دەرسێکی لێ ناگێت ئەمە نوکتەیە ئەووەڵە با تەواویکەم بۆیە ئەڵەن پێش خۆ ناساندن من چونکە ئێستا عادلێکم کە ئەوە موت و داوای لێبوردنم کرد کەسێکی ترم و جەنابتان و لا یارانیش مشەخەسە بێ داوای لێبوردنکردن ئەو پەڕی ئەدەبە نەکترس و ئەوانە من ساڵی 2009 گۆڕان دروست بوو یەکێک بووم لە هەڵسوڕاوانی دیاری خۆ ئێستا مامۆستا هادی وە کاک فەرهاد و ئەو بەڕێزانەی کە لە دیبێتەکە بوون خۆزگا ئامادە بوونە شایدیەوە دەدەن بۆ ئەو کاتە ئەمان وت ئیشان عەزیە و چییە و ئەڵێ ئەوەیەکێتە ناو ئەو لە عەزرەتی گیانی خۆی پەنا بۆ چڵە پوشێکی شەبا ئێمە یەکێتی و پارتی بە دەرەجە یەک کارێکیان پێ کردوین تا ئەم دەقێشی لەگەڵ بێ پەنامان بۆ هەر کەسێک بۆ هەر شتێکی ترە برد کە لە چنگ ئێمانە ڕزگارمان کە ئێستا کە لە قیامەتیان دادگای قیامەتیانی هەڵەبجە و بە لە مەتنەی بەڕێز جەنابتان بۆمان دەرکەوت کە جنایەتکار نەشام سەفا یەکێکە لەوان بە ئیترەوە ئەحسابی کوردیەوانە تر من مووی مەردایەتیم پێوە نییە مووی پیاوەتیم پێوە نییە جارێکی تر ناوی نەشام سەفاش بێت بەدەممان نەک ئەوەی کرد هەڵبەتە بۆ جەنابتان ڕوونێەوە بۆ یاران مدەتی 3 ساڵ زیاتریشە ئەسڵەن هیچ ڕەبتێکمە بزنەوەی گۆڕانەوە نەماوە هیچ بەڵام دوای ئەمە دوایم دەرخستنەی ڕاستیانەی جەنابت و کامەران هەڵەبجەیە و کتێبەی خوێنەوە بەخۆشم تا حەدێ خوێنم بەڵام ینی بەم ڕادەیە و بەم شیکردنەوەی جەنابتان بەم تەحلیلە فعلەن وەکو پێم وتی داوای لێبوردنکردن ئەو پەڕی ئەدەبە من وایە زانم نەزەری جەنابتان چۆنە نازانم هیوادارم حەزەکەم میزانم تەبیعەتەن داوای لێبوردنکردن نیشانەی قودرەت و شەهامەتە ئینسانێکە کە ئەتوانێتە واقعیەتە خۆی و خەتاکانە خۆیان ڕوبەڕوو بوێتەوە ئەگەر خەتای گەورەی کردووی داوای لێبوردن حەلی ناکات بزانە من دوێشەوە لە شێعرەکە کە خوێندمەوە یەهودا زانی خیانەتی کرد وەلێ یەهودا کە خیانەتی کرد و دەرونی تاریک بوو چووتە نافێکی سەند بێشک وتی ئەم دەروونە تاریکە ئێشی بچێتە ناو تاریکایی تا بە ئەبەدیەتە تاریکە خۆی بگا و خۆی هەڵکێشا شەکی نەکرد تەوەجۆکەی حتا ئینسانێک کە کارێکی خراپەکات ئەگەر ئاگاه بێ بەم کارە خراپەی ئەوێنی ئاخرەکەی وەکو یەهودا ئەسخەری وتی باشترین نوع خائن کە ئەچێت و خۆی هەڵەکێشێت داوای لێبوردنکردن نیشانەیە ئینسانیەتە و جەوهرە ئینسانیەکە کە لە وجود ئینسانێکە ماگەسەوە من خۆم سەردەمانێک لەناو ئەم جەریاناتە بووم مناڵێک بووم تازە فکرمەکردیشی کارێ بکەم لذا خۆم فێراندیشەی چەپ کرد بوو چوومە ناو ئەمانە سەرگەردان بووم دوای مدەتی خۆڵم دۆزیوە و فەهمیم چه خەوەرە و ئەمە نەشار دەگەسەوە من دەکەس ئەمە نەشار دەگەسەوە کەلامە بە شەکەرە ڕووکات پێمان وەکو پێم وتی ئێمە میلەتێکین تام دەقەیەش جەنابتان کەم تا زۆر خەوەرداری کرد حاڵمان چیە بەدەست ئەحسابی کوردی بە تایبەتی بە گشتی و یەکێتی و پارتی لە ناویاندا و بە
پلە یەکەم نەک نەوشەوە مستەفا و نەک گۆڕان هەر کەسێکی تریش دروست بووایە دژی ئەمانە ئێمە ومانان پشتمانە گرت هەموو شتێکمانە کرد لە چنی یەکێتی و پارتی ڕزگارمان بێت ئەوەیە کەوتم یەکێکەوتە ناو ئاو کە خەریکە ئەخنکێ لە عەزەتی گیانی خۆی پەنا بۆ چڵە گیایەکی ژەبا کە خۆی سوورە زانێکە هیچی بۆ ناکە بەڵام ئێمە سوور نامانەزانی کە ئەمە نەوشەوە مستەفایە تەبیعەتەن بۆ خاتری ئەوەی کاکە عادڵ جامعەی ئێمە نەبوو گەسۆ جامعە ئەمە یەک مرۆڤە سیاسی دروست نەکردە ئەمە دوو ئێمە لە سیاست تێناگەین بزانە دوێ کە مامۆستا محەممەد ڕەوف لە ئفتدای قسەکانیان وتی رادیۆ مونتە کارلۆ خەڵکە عەشایری کردووە تەحلیلگەر کەئەنەهو مەسەڵەن تەحلیلەکەی ئێمەش وەسە تەحلیلە خەڵکە عەشایر بۆ ئەوانەی کە دوێ کە فکرەکەن من زیاتر لە مامۆستا قسەم کرد خودە مامۆستا بەعەس بوو تا من ثابتی بکەم تەحلیلە ئێمە تەحلیلە عەشایریە رادیۆ مونتە کارلۆ نییە تەحلیلکردن کارێکی ئاسان و سووک نییە تۆ تکراریکەیت و مردمە ئێمە سەوادە سیاسیان نەبووگە ئاغا گیان تۆ کەوتیتە بەرە گەلە کۆمە ئەگەر ئێمە متۆدە تایبەت لە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆنێرین ماجرای حەڵەبجەت کەشف ناوێ ئەم مردمە گشتی لێ قۆمیاگە لێ کوژیاگە دا پۆسیاگە لە بین چووگە نازانی چۆن لە بین چووگە کێ لە بینی برد بەرەو کام جێگە بردی ئەم جینۆسایدە چۆن هەنووز بەردەوامە عەقلی نایگرێ فەقیرە چوزانێ نە تەخەسوسی هێز نە دەرسی بۆی خوێنگە تلڤیزیۆنە گوێ ئەدات وەختە بۆی دائەنێت بەرنامەی سیاسیە تەماشاکە حیزبایەتی ئەڕواتە ناوی لە ئاخر و ئەوێنی هەر حاڵی خراوە داستانەکە ئەمە ناتکە تۆ خۆشبەختکە ئەماتکە تۆ نابوودکە بابان مردمی ئێمە فکرەکەن عەلیە خامنەی ئینسانە بێسەوادێکە کە ناتوانێت خەڵکی خۆشبەختکە عەلیە خامنەی ناتکە تۆ خۆشبەختکە عەلیە خامنەی هاتکە تۆ دەستەمۆکە فەقیرەکە بێهێزەکە بێ مقاومەتکە بێ عەقڵەکە وەلەوە سەرکەوتگە کاکە گیان پارتی و یەکێتی هاتکن تۆ فاسدکەن تۆ بێبنەماکەن بێمیراسکەن تۆ داماڵن لە ئیمتدادە کارێکە کە لە توو لە تاریخە حەیاتیان نەکردی گیانە اتفاقا لە تۆ خاستە دەزانن اتفاقا تو فکرەکەی مەسعود بارزانی عەقڵی نییە مەسعود بارزانی مەتەرسەکێکە لەوێ یەکێکی ترخەری کە مەسعود بارزانیە سۆڕێنێتەوە بەرنامێ چۆن عەقلیان ئەگا ناڕۆنە سوراغە دادگا قیامەتیانە هەڵەبجێ بەڵام بۆ مەقولەیە گەی و هەموسەکشواڵەتی 15 نەفەرەکەن و قاڵ و دوودانە مامۆسا ئاخەنە کورکیان و جامعە دوو قوتبیەکەن و من حەزبەگەی یەکەم من قینم تێلەگەی ئەم چڵکن و ڕیشپان و بۆگەن و بێ ئێرادە ئەو زەریف و مەمکوت و قەشەنگ خلاصەی کەلامم لە خزمەت جەنابەت و یارانی عەزیزەوە بوو وتم پێش خۆ ناساندن و چوونە ناو قسەکان من یانێ ئەگەر ئەوە نەڵێم عەزاب وجدانم هەیە ئەو ماوەی 4 ڕۆژێکە جەنابەوەی زۆر لێرەوە داوای لێبوردن لە هەر کەسێک لە دۆست لە دوژمن لە برادەر تا ئەو پەری دنیاکەم کە بە بۆنەی گۆڕانەوە ئەو وەنەی نەوشام سەفاوە دڵی گەردی گرتووە ئەوە دڵم عاجز کردووە داوای لێبوردنی لێ یەکەم ئەمە قبوڵەکە قبوڵی نەکا یەک پەیامم بۆ بنێرێ لەو پەری دنیا بە بەیانی ڕۆمە خزمەتی و بێژگە داوای لێبوردنەکە چیترم لەگەڵاکە من ئامادەم ملم لەموو باریکترە چونکە عەزاب وجدانم هەیە ینی من دڵی بۆ نمونە کاک پەیمانم لە خۆم عاجز کردووە لەسەر گۆڕان ئەوە گۆڕانەوەش سەرکردەکەی ئەلبەتە جنابەت ئێستا هەرەمەیکە هەڵوێست ئەگری کافیە تماشاکە کاکەجان جنابەت هەرەوەی کە لە حوزورە مردمە لە سوورەتە پەبلیکە خەریکی هەڵوێست ئەگری ئەمە خۆی کافیە پێویست ناکات تەکوەتەک بڕۆیتە دەرماڵە مردم و ئەمە نیشان ئەدا جنابەت ئینسانێک بووگی بە شوێنە حەقیقەتێکا ڕوویگی و گەرەکتە لە مقابڵە ئەوانەی کە گەرەکیانە خوویە ئینسانی دەتوا بکوژن و مەقامە ئینسانی دەتوا بستڕنەوە بوێسیت لذا قەسەمە نەخواردگە سەرسپۆردەیە کەسێک ویت تۆ سەرسپۆردەیە اختیاریت ئازادیت و حەقیقەتیت لذا لە هەر کوێکە ئەمە بێت تۆ خۆتی پەیوەنی وەسەرە پەیوەنیە اتفاقاً هەم قەشەنگە هەم ئەمە نیشانەدات کە مردمە ئێمە توانایی گەورەیان هەست فەرموو کاکە عادڵ پێویست ناکە لەو زەمینە زیاتر بڕۆن و پێم باشترە بڕۆن ناو مەقولەی هەڵەبجە ئەمە بەسمەوەی کە ئەڵێم دانەڕۆمبەری ماڵیان ئەمە مبالغەیە زۆریش حەزم لە مبالغە نییە بەڵام ئەڵێم مەسەڵەن کابرا کفرەکە نەعوذوبیلا جمێن بەخوادا عین ئەم دەقە بێ یا دواتر بێ یا باشتر ئەڵێ کاکە من غەڵەتێکم کرد خۆی لێم خۆش بەتا منیش ئەگەر لێشم کردووە بڕوا ناکەم
غەڵەتێک قسەیەک هەڵوێستێ شتێک ڕەفیقێکم کەسێکم دۆست و ناسرایەکی و هەرکەس بێ بە بۆنەی گۆڕانەوە دڵی لە من ێشا بێدا لێبوردنی لێەکەم خەجاڵەتم نەمزانیەوە گۆڕانەکەی و وەسەلام. من ناوم عادل فواد غەفور فەرەج کوڕی فوادی غەفوری حاجی فەرەجی بیارەییم ئەوانە کە لە دیوەیتەکان پێم وابێ ئەندێکیان بەباشیان ناسن. ئاستی خوێنەواری و شادە و مەجەکوانم تا شەشی خۆمان 12 ئێوەکە کە تەواوم نەکردەوە کە دواتر ئەگەر دەرفەت دەبوو جەنابان بوون ئەچمە سەرەوە کە شەشم بۆ تەواو نەکردەوانە پێویست ناکەدەی مۆزوعەکە پەیوەندی بەو مۆینەوە هەیە کە بەڵێ ئێستا تێگەیشتم چرا پێویستەکە هەرچێکە پێتان وایە کە ڕەبتی هەست بە هەڵەبجەیی بوون ڕۆشتینە سلێمانی چۆن بەرخوردیان لەگەڵا کردین بازێکیان بەڵێندی بۆی ئەڵم باسیەکەم ئەگەر زەرور بوو باسێکم جەنابە پێ باش بەڵێ فەرموو کاک عادڵ فەرموو. کاک پەیمانجان من موالیدم 11/1985 ینی لە جەریانی فاجعەی هەڵەبجە تەمەنم کەمتر لە 3 ساڵ بووە کەواتە ناچمە سەرەواسە هیچم بیر نییە بۆی شوم گێڕابێتەوە دایکەمە گێڕێتەوە مجارێڵێ 16 مانگ 15 مانگ و سەعاتوانە ئەڕۆشتن تۆ باران نەکرا ئەڕۆشتی خەبەرمانزانی کە هەڵەبجە کیمیا باران نەکرێت ئەم خەبەریان لەکوێ زانی ئەم هاوڕێیانی کە ئەم هەموو دیبێتە هاتوون هەمویان بە وردی باس کردو من ناچمەوە تەفاسیلەوە کاتی جەنابتان وێران زیاتر ناوێت چوونە دەشنریوە و خەڵکوژراوە تەقەکراوانە. ئەلموێن ئێمە کە ڕۆشتینە ئێران ئاوارە بووین و چوینە ئێران لە ئۆردوگای سەقز بووین لەوێش پێم وابێ 2 ساڵ لەوێ بووین 3 ساڵ لێ بووین 91 هاتینەوە بە وەرجی تازە لە مدەتی 4 ساڵیشە هەر تەمەنم من تا 4 ساڵ پێ 5 بوو بێتەوە هەر شتێکی واو لەبیر نییە فقط ئەوەم لەبیرە کە گۆرانێکم بە مناڵانەکانیان و هەلیکۆفتەر واوەرە چێشتەکەمان ساوە دایکم ناوی خاوەرە من نەمەزانی ئەم دایکم ناوی خاوەریان کێ دوایی بیستمە لە بازە شوێ نازان تا چەند ڕاستە کە وەسیان عمەری خاوەر بۆمانە و ئەوەی کە جەناب و لەم لاوە ئێران دەستی یارمەتی و هاوکاری و بەحساب یارمەتی هەڵەبجەیەکی لەو لای شۆ مایکی کێنا بەدەمی کاڵەوە کێ کیمیایی لێدان عراق لێدان پێم وایە شتێکی لەو بابەتانەیە جەنابە باشترە زانی و ئەو جەماعەت و برادەرانی کە تەمەنیان لە من زیاترە ئەوم لەبیرە لە ئۆردوگای سەقز کۆفتەرەکان هات لێمە لە ئۆردوگای سەقز بووین کۆڵانی خۆڵ و کوچی تەپ و تۆز و ناوخەیمە و ژیانێکی سەخت و ئەوانە کۆفتەرەکان هاتن ئاوڕشێن و ئەوانەیانەکرد بزانم با من نقطەیەک بێژمە کاکەی خۆم تا ئێمە بفەهمین وەختی تۆ گەرەکیانە بەریە تەبلیغاتیت لێ دروستکەن چۆن بەریە تەبلیغاتیت لێ دروستەکەن تەوەجۆ بکەم مەسەلەن لە کۆڕەوەکەی ساڵی 91 ئەگەر لە بیرت بێت و عکسەکانی دیبێت یا هەر لە هەڵەبجە خەڵک تەبیعەتەن برسیە وەلی لەگرایەک اتفاقەکە فێن تۆشی لە خۆت سوعالکەی مەسەڵەن گەڵابەیە کە نانی لە واش تێرن نان تێرن بۆ خەڵکەکە هەر ئەمەی کە ئەمەی ئەم نانە تێرێت 10 نەفەر خۆبەخشیش ئەتوانێ پەیاکات یەکێ سنووقێ دابنێن و خەڵکەکە بێژن لەسەرەوە بێن نەفەرێ 2 نان بوون 3 نان بوون 10 نەفەر دابنێ تۆ بێساغیان تویشی لە خۆت سوعالکەی کاورا بوچی لە پشتی گەڵابەکەوە نان فڕەدات و بجاری هەزاران دەست ئەڕواتە ئاسمانگۆم نانە بگری ئەمە بەرەی تەبلیغی و دعایە و پرۆپاگانداس تۆ ئیشێ ئەو مردمە برسیە بکەی بە کەرەستەیەک تا نەماویشەکەی خۆت تەبیعەتەن خەڵک ترسیاگە تەبیعەتەن خەڵک برسیە تەبیعەتەن خەڵک وەختی ئاوان نانی بۆ فرادن فکر ناکات و کاکە من ئینسانم تو ئەو نانە بووە فرادەی پێسە لەسەر و نانەکە وحتەرمانە بە دەست بوو کاورا فڕی ئەدا و ئەم ئەیگریت و ئەمە تەبلیغاتە تەبلیغاتێکە کە تۆ گەرەکتە بێژی فاجعەیە چەنێ گەورەس و ئەم فاجعە تۆ فرپیای خاسێکی تیا و خەڵکەکەیشە بتۆقێنی و دنیاش دیاردەی بتۆقێنی ئەمە نەمایشە تەئەترە فیلمە ئەنا من گەڵابەیە نانم هاوردگە دەوڵەتێکم
یا مردمە جوانڕۆ و پاوەم 20 نەفەریش خۆبەخش تێرم 20 نەفەر خۆبەخشەکە ئەوێسی وەسەف و نان ئەداوە خەڵکی. ئێمە لە ماجەرای بوومەلەرزەکەی سەرپێڵا دیمان خەڵکی وا لە موکریان و لە ورمێ و لە سنەوە کەوتە ڕێبەرە و سەرپێڵ چوو نەنانیان فڕەدا بۆ خەڵکەکە و گشتی چووە خوار و گشتی بە سای پای خۆی و ماشین و خۆی هەرچیەکی بوو گەیشتە فریای مردم و یەکی خەیمەی بۆ لێدان و یەکێ نانی بۆ دروزەکردن و یەکی تیماریەکردن خەڵکەکە گەیشتە دیای خەڵکەکە. بەڵام بۆ دەوڵەتە ئێران نەمایشە فڕدانە نانە ناوە گەڵابادا تا هەزاران دەسە برسی بڕواتە ئاسمان و ئەو عەکسی لێ بگرێ و ئەو مخابرەی بکە. حاڵتانە ئەگەرچی دروست فەرموو لەکوێ بووین؟ ئێوە لەوێ بوون کە ئێوە لە ئوردوگا بوون و هەلیکۆپتەرەکە تێت و بەڵێ لەبیر نی ئەوەنم لەبیرە جاجا لەگەڵ باوکم و مامەکانم و کۆمەڵە ئەو هەڵەبجەیانەی کە لە ئوردوگای سەقز بووین ئەچوین بۆ فوتباڵ. ئەوانە چوون بۆ فوتباڵ، من بچوو بووم. شوێن باخێکە بوو لەو دیژبانیەکەوە، باخی قەیسی بوو، ئەچوین بۆ ژیانمان ئاوا بوو. کورتەکەی تەواوی دەم تا هاتینەوە بۆ هەڵەبجەی تازە. بەڵێ ساڵی 91 هاتینەوە بۆ هەڵەبجەی تازە 6 ساڵتانە ئێوە. بەڵێ لە هەڵەبجەی تازە چوومە پۆلیەک لەگەڵ کاک عومەرم کە ئێستا ئوستازی دانیشتووە فۆق لیسانسیە لە ئەدەبیاتی ئینگلیزیشە لە دیبێتەکارە دوای ببینێ، مامۆستا عومەر بیارەیی. ئەو ساڵێ لە من گەورەترە. کاک پەیمان نیوەڕۆژ کە قسەمان کرد پێم وتی من وەکو خۆم قسەکەم، وەکو عادل، وەکو پەیمان نا، وەکو کاک هادی نا. ئەو لە دیدێکی ترۆ لە شوێنێکی ترۆ قسەکەم نیش هەوڵەدەم لە سوچێک و لە کوچەیەک و خێر جنابەت لە زاویەی خۆت و تەبیعەتەن دادگا هەر کەسێک لە زاویەی خۆی و لە نگاهە خۆی و لە مۆقعیەتە خۆی و لە دەردەکانە خۆی وەڕواتە ناوی. من ئیستا تۆ ماجەرای هەلیکۆپتەرەکەت وت تایسە نەمبیستە بوو هەلیکۆپتەرەکە تێبە ئاسمانگا و نان فڕەدا بۆ خاوەر و ئێمە دایکمان ناوی خاوەرە و تەوەجۆکەین. بەڵێ هەلیکۆپتەرەکە هاو کۆڵانەکان خۆڵ بوو، ئابڕشێنی ئەگرت مناڵەکان ئەم گۆرانیانەوت هەلیکۆپتەر وەرە چێشتەکەمان ساوەرە دایکم ناوی خاوەرە لەمەیانی تر هینەکە چییە و چیتراوە نازان. بەڵێ خلاصە هاتینەوە هەڵەبجەی تازە و بۆ ماڵی نێنەی دایکم بڵێ شەیە پێشەوە ئەمری خۆی کرد بوو لە سەربان کەوتویە خوارەوە بێکەس و بێکین لەو ماڵای ئەمە ڕۆشتینەوە بە سەر تەعزیە و دیسان خۆمانەوە زەمانەوە باسی ئەوە ناکەم. لە مەرجی سەیرانبەن شەومان پێ بوو کاتێک گەڕاینەوە، شەو لەوێمانەوە لە مەرجی سەیرانبەن. ئەوەی لەسەر سەنێر لە ڕووی جەناتان و حەشا حازری و بەژنێکی قایم سەنێر ئێوە سەنێر چی پێڵەنە هەر سەنێرە دەی ئاغاگیان لەسەر سەنێر خەوتین. تومە سەنێرەکە دوو ڕۆژە بێژەوە باران باریوە تەڕی کردووە هەر هەموو ئیتر شەکەدوین بەیانی هەڵسانی هەر یەکێکمان لە جاجا خەبەریە بووی و ئەرێ ئەمەم تەڕە ئەرێ ئەوەم تەڕە ئەرێ ئەوە چییە؟ کاتێ بەیانی ڕۆژ بووینە سەیرەکەین لەسەر سەنێری تەڕ تەڕی تەوا هەرەوە مابوو کە شل بێت و بچینە ناوی بە هەر بڕۆین بە ناخە. بەڵێ لە هێشتا هاتینەوە لەبجەی تازە هاتینەوە بەسەر تەعزیە ئەوە حاڵمانە و عەرزم کردی وەکو عادل قسەیەکەم کە دوای کیمیابارانی هەڵەبجە ئیتر کیمیاباران لەوەلا دەست پێەکە. بەڵێ تا بەم بەقەیش کە من لە حزوری جەناب تا قسەیەکە. بەڵێ هەڵبەتە ئەمە ئەو من ئێستا پێم وابێ هەشتا کەس لە ژوورەکەی من بەتەمەن بچووکترینی هەمووتانم بەتەمەنش گەورەم هەر بچووکی هەمووتانم بچووکی هەموو کەسێکی باشم بە جەناب تۆ دوور لە ئەدەبەکە من لە حزوری جەناب تۆ ناقسە بکەم من شتێک ئەڵێم وەنمونە جەنابی تر تەوزیحی بە تەحلیلی بگەین کە بۆەوەی من لە خۆمە شەرمەکەمە و لێ دەبێ حزوری جەناب تا کاک پەیمان من سێ برام هەیە و خوشکێک شتێکی تاقانە تا ئەمڕۆیش ئێستا من دوو مناڵم هەیە دوو خزمەکاری ئەوم هەیە کوڕکچێکم هەیە کاک عومەرم دوو مناڵی هەیە خوشکەکەم چوار مناڵی هەیە
برایەکم حەمزە مۆهەندیسە لە کۆڕەکە لە ماڵەوەی لەگە برایە ترماناکە بچوو هەموومانە دیاگەم 2023 بەڵێ تا ئەم دقەیەش من لە قاتی سرم لە تاقی سەر لە ماڵی باوکم بەس کاکەم لەگەڵ خوشکەکەمە دوورن بەڵێ جمعان یا هەر کاتێک بێن و کۆبینەوە لە ماڵی باوکم ئەمە بۆت ئاوا بە وردی وەتەزای بۆی شتەکە بەڵێ جەمالێتی بێ اتفاقا جالبە بەڵێ فەرموو یێنەوە لە پاڵ دایکم کە تا ئەم دقەیەش منیش و کاکەیشم و خەندەی خوشکیشم و دیاگۆش و حەمزەیش بەشمان مەسەلەن بۆ نمونە شفتە ئێمە شفتەمان کردو بە قیاسەیەش داگەمەرە ئیجارەت وەڵە من ئێستا عومەریش و عادلیشم 34 ساڵ 35 ساڵ تەمەنیانە کە یەنەوە بۆ ماڵی خۆم بە شەشتەکەیان هەر سێ شفتەیە بەڵێ ئەمە بۆ واسەکەم ئەو کاتە چۆن بووین ئێسەیش هەر ئاواین نەگۆڕاوین ئێمەمانان ئەوانەی کە وەکو ئێمەمان کە دەسێ حیزب ئەمە ئەحسابی کوردی و ئەم سۆشیال میدیا بەو سەقەتیە و گوێنەگرتن بۆ گەورە مەسەرەن بێڕێزیکردن لەگەڵ گەورە وەکو پێم وتی کە هاتینۆ ئێمە منەوەم کیمیابارانم لەبیر نایە پێش کیمیاباران 74 و 66 ڕۆمانە جەنابتان و کاکتەها و ئەوانەی کە تەماگانی بەرەوسایشن هەمویان لەبیرە باوکمەوانە من جیلی هەروەها بڵێن جیلی دوای کیمیابارانی هەڵەبجەم بەڵێ خۆزگەم بەوەی تیاچوو لەوێ هەڵبەتە لەوانەیە ئەمە قسەیەکی ناخۆش بێ بۆ بەعزێک کەس بەڵێ وەلی کاک عادڵ بێ سەبا من نوکتەیەک ئەرزکەمە خدمەتتان گوێم لێ خەجاڵەتم تحلیلەکە دانێن بۆ من ئێوە زەحمەتێ بکێشن بڕۆنە سەرت داستانەکەتان ئێوە ئیستەوانە هەڵەبجەی تازە لە هەڵەبجەی تازە گەیگنە بەرەو نەقڵە خۆتان بکەن و بڕۆن چون ئیستا کاکە عادڵ وە کوردی ئێژێ قسەتی و قسە ئەوڕێ ئیستا جەنابە خەریکی وەچە فرە ئەەکەیت و وەچەکان کە ئەەکەیت و کۆ ناوێت و نەبوو خۆت کۆوێت و نەبوو ئێمە کۆی خەت داستانێ تعقیب کە و بڕۆ بزانم بەکوێ گەرەکتە بگەی ئەوەی کە ئێمە ئەگەین بەوەی کە چۆن تا ئیستەی جۆنۆساید بەردەوامە ئەمە قرارە مشخصی کەین لە گفتوگۆی نێوانی من و جنابتە ئەلبەتە یەک چت هەز من فرە مەعزەرەتم هەز ساعتی سێ بەیانیە فرە شەکەتی دیارە پێتا شەکەتی بەڵێ وەلێ ئەدامە ئەدەین تا ئەوەی کە تۆزێک ڕۆینە بەرەو بعدەن قەتیەکەین و لە دادگاکانی ترا بەرگوزاریەکەین و بەڵێ فەرموو کاڵێم جیلی دوای 86 کیمیابارانی هەڵەبجەم و کارەسات دوای ئەوە دەست پێەکە کاکوێمان دوای کیمیاباران هەڵەبجە هەموو شوێنەکان بە قسەی پێشینان لە من گەورەتر و لە جەناویشە گەورەتر ڕێز و ئەدەب و احترام و گەورە و بچووک و خێڵ و مەسەلەنەوانە پێش کیمیاباران تا دەستی ئەحسابی کوردیوانی پێ نەگەیشت بوو زۆرێکی تر بوو لەگەڵ ئێستا هەرز و ئاسمانی فەرق ئێستا تۆ لەکوێ دنیا بینیوتە تۆ برا دژی برا بێت یەکێتی پارتی وایان کردووە حرەکە و مەسەلەمانە برا لە شەڕی ناوخۆوە ئەم برایە لە جەبهەی یەکێتیا بۆ برایە لە جەبهەی پارتیە باشە بزانە کاک عادڵ براگەی خۆی نەپشتووە نه من عرضە دەکەم با من نوکتەیەکە پێ بێژم سێرکە ئەمەی کە تۆ گەرەکتە دەسی بوو بووی تەواوە گیانت بوو گەسۆ ئازار و نازانی لەکوێ دەسی بۆ بووی کەڵەکە بوو گەسە سەری یەکتری کاورایژێ ئێمە مردمان فەرەز دەمێکە مردین شین کەرمان نییە و جنابت ناتوانانی تیکە تیکە بڕۆیتە سەری جوابی بیت و با خۆم بێم و ئشارەیەکە پێ بکەم تۆ کە ئەقڵەگری لە پڕێکا لە ناوە شەڕێکا ئەقڵەگری کە ئەم شەڕە سەمەرەکەی بوو و ئەوێت و ئاوارەگیە بە وەزعیەتێکی ناخۆش نەبوونی قرار و استقرار لە جێگەیەکە ئەمە ژیانە مناڵیت ئەواتە ژێر تەئسیرە خۆی یەکێک بلا تەکلیفی و غەمباری خانەوادەکە و دایک و باوکە یەکێک دنیای پاکە مناڵانەیە کە ئەم دنیای پاکە مناڵانە ڕەفیقایەتیەکی بنەڕەتی تیا دەست پێ ناکە تۆ لەم خێمە ڕۆیتە ئەو خێمە لەم شار ڕۆیتە ئەو شار لەو شارتەی دائیمەن ئەگۆڕێەوە تۆ ناتوانانی ڕەفیقێکی سابت بگری تا ئەگرا خەریکین بەردەوامەوەی
ناگەهان تۆ فکرەکەی دنیا هەر وا بووکە اتفاقێکە کەفێ ئەگەر تەوەجود کردوێ نەسڵە هەفتاکان و نەسڵە شەسەکان هەم شاریتر دیارن هەم شەهادەتدارتر و تێگەیشتکتر دیارن نەسڵە جدید لە کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق و سێ چوار قسمەتیان بێزەقە بێسەوادن بێسەوادەکە بە معنای ئەوە نیە ئەلفوبێ نازانن شەهادەیان نییە بە معنای واقعی بێسەوادن سەوادە ئیجتماعیان نییە سەوادە ئینسانیان نییە نیسیان سەوادە سیاسیان نییە نیسیان یعنی تۆ گەرەکتە قسەیەکی بۆ بکەی حەجێ نافەهمێ چون ئەلفبای حیچێ نازانێت دێ ئەمە مەحسوڵە چییە جوان هاتە محصول حەڵەبجەز محصول ئەنفالە محصول ڕەوەنەوە دوویەکە محصولە شەڕە مهندسی کریاگە ساڵە نەوەدەکانە بەناوە شەڕ پارتی و یەکێتی و ئەحزابە بزوتنەوەستەکە ئەمانە جوندول ئیسلامەتەکە ئەمانە فەرقی مختلف دروستکردنە نائەمنی ئابووریە دزی تێتە ناو مردم بۆ پوڵ یەکتری ئەکوژێ ناگەهان ئەم مەسیرە دروزەوێ ڕەوێکی گەورە بەرەو ئوروپا دروست ئەوێ خەڵک بە تورکیا ئاوارە ئەوێ خەڵک لە تورکیە تەجاوزی پێکرێ خەڵک ئاوە گەورە ئێڕفێنێ و ئەمرێ خەڵک بێسەرنجامە خەڵک پەراکەندە ئەوێ بە دنیا ئەوەڵین اتفاقی خەڵک تعلقی نامێنێت تعلقی بە خاک نامێنێ تعلقی بە مردمی خۆی نامێنێ تعلقی بە بنەماڵە نامێنێ تعلقی بە قیەم نامێنێ ئەمە شرایەتی کە ئینسانێکی تیا گەوراکرێ ئەم داستانە لە خۆی وانییە وای پێ ئەەکەن وا تێرنی و بەرەو ئەمە ئەیوەن ئێستا تۆ ئەوێنی لەم سەرگردانیە کە دڵت تو تەنگە تۆ ناڕەحەتی وە خۆت ئێژی هیچێ نەماگە ئەخلاق نەماگە تربیەتە ئیجتماعی نەماگە میراسە تاریخی مردم کورد نەماگە تۆ ناوچاوانە گەنجێکی 20 ساڵە تەماشاکەی پیاوێکی 40 ساڵە تەماشاکەی هیچ تەمەدونێکی 3-4 هزار ساڵە بە ناوچاو ئەمە نایبینیت میراتی ئەمەی پێ و دیار نییە ئەمە نوکتەیەکە کە تۆ گەرەکتە بڕۆی بۆیە سەحنەکانی داستانە زندگیە تۆ ئەمانە ئەسەلمێنێت کە بوو تۆ بەرەو ئەگرا ئەڕۆی و بوو تۆ ئیحساسەکەی حاڵە خراوە مەسەڵەن ئێمە لە کاقسەکانی کاکادیا تێگەین یەکەم جریانە شەڕە حیزبی دووبارە لە هەڵەبجەوە دەست پێیەکە و ئەوەڵین کانونی هەڵەبجەس بوو ئەم خەڵکە ئێشێ هەر دائیمەن پەرت بگرێ و پرسیار دروست نەکا بوو ئەم خەڵکە ناوێ خۆی بتەو کاتەوە و ببێ بە کۆمەلگا و کۆمەلگاتیە دروست بێ بوو تو دائیمەن خەریکی کۆمەلگا تەفرەقەی پێ ئەدەی نایڵەنەوە فکرە بکە تۆ منشەقیەکەی یەکێک لە کارەکانی نظامی سوڵتە ئەمەسە ئەگەڕێت کۆمەلگا منشەق ئەکاتەوە لەبەر ئەوەی یەکگرتوویە کۆمەلگا لەبینەوات ئەڕوا فێمینیزم تێرێ ژنبازی دروستەکە گەی تێرێ هەموو سەکشوالبازی دروست ئەکا جوانان دروست ئەکا کە لە زلەکان دروست ئەکا دازانم جامعە تەقسیمەکاتەوە بەسەر ملیۆن بەش تا جامعەیەک دەبین بچێت و نەمێنێت و نایڵێ بمێنێت تۆجۆکەی تۆ لەم گیرت کردگە ناتوانانی نازانی لەکوێ دەسی پێ بکەی ولی دەسی پێ بکە تەماشاکە با من نوکتەیەکە ببێژم هیچ کە فکر ناکاتەوە بۆچی شەڕە نێوانە پارتی وێکێتی دەست پێەکە سوحالە بەس بۆ دەست پێەکە لە پڕیشاوەتێ بەڵێ لە پڕێکا دەست پێکە لە پڕێکی شاوێسی و ئەم مردمە ماڵی وێران ئەوێ وەێ مەسعودی بارزانانی و جلای تاڵبانی نەبێت تەوقەکەن و بوومە قوربانت و ڕەفیقی یەکترین و لاوە و پاڤڵێژی مەسعود مامۆمە وەز ناگرێت کاک پەیمان کەلامە بە شەکرە بڕم دوای ئەمەش ئێسا قسەی کەم و تۆیەکەین لە ناو سەرکردایەتێکی و پارتی لە ناو ئەفرادەکانیان کە زۆر لە بازارام دقیق عینەن قسە بە خراپتریش بە جنێویشۆ بە جنەی ناموسی شۆ بیسن ئەیڵێن خۆی ئەیڵێ کەچی غیرەتی مناڵێکی نییە هەڵوێستێ وەرگێ نا داستانەکە ئەزانی چۆنە کاکە داستانەکە ئەمەسە تۆ بەرە مردمی خۆشە ئەەکەی عادەت ئەکا ئەم ئینسانە بە تاقیر بوون ئەم ئینسانە ئەحساسەکە هیچ حقوقێکیشی نییە ئەسڵەن ئینسان نییە
ئیشێ بپاڕێتەوە، ئیشێ سوالکە، ئیشێ بچەمێتەوە، ئیشێ ببێ بە کۆیلە تازێنێک بمێنێتەوە. ئەم خەڵکە وای پێەکەن کاکە عادل تەوەجۆکەی بۆیە من پێم خۆشە جنابەت فەرمایشاتت بکەی لە هەر کوێیەکی پێت باشە ئیدامە بدەی و لە هەر کوێیەکا کە من ئەزانم ئەم شەو جنابە بە تەمامە معنا شەکەت بووی ماندوو بووی ساعت 12 ساوم لەخەوە هیچ شەکەت نیم دەی باشە دەی ئیدامە بە کاک عادڵ با من ئەوە قسە نەکەم پس ئێوە ئیدامە بنوت لە تەلەفۆنەوێژان تا چواری عەسردان شخصەکە من نەبێت تاقەتە بم ناین چونکە کاکەیمان وەکو پێم وتی خەڵکی ئەمە من تەمەنم 35 ساڵە وا دانێ من لە 20 ساڵیەوە کە فامم گرتووە ئەمانە لە یەک جیاگەمە چاک و خراپ لە یەک جیاگەمە ئاخر تۆ سێگە کاک پێمان ئەڵێ بەندێگەی ئەڵێ هەر کەس کارێکەکە چاک یا خراپ پێش هەموو کەس نەفحەکەی فارسی خۆتان ئەڵێ نەفحەکەی پێشخەڵ بۆ خۆیەتی بەڵێ دروستە بەڵێ یەکێتی ئەرتیە وایان کردووە لەو خەڵکە ئابە و هەلاکەت و دەردیان بردوون لە 16 سێ و لە پێش 16 سێ و ئەو ساڵەوەین دوایەوە هاتوونەتەوە ئینتیخابات لە 91 بەڵێ باشە ئەو خۆیان ئاوا لێ کردووە 50 بە 50 دابەشیان کردووە پەرلەمان و خاک و سەرزەمین و ژێرزەمین و خەڵکیان بەمانای کەلیمە خەڵکیان کڕیوکە پێمان کەمینەیەک نەبێ وەکو ئێمەمانان با من تەوزیحێکە بوو بە ویسە کە تۆ بردتە ئەگرا با من یارمەتی بم کاکە عادڵ و کوشتێ جەنابە هاتکی من بخورێنی و من بوومە تەبی بە جەنابە جا ئیسە گوێ بگرە با من نوکتێکە ببێژم نا بێسە تا من نوکتێکە ببێژم کاکە عادڵ گوێ بگرە تۆ خۆت شاهد بووی لە خوێندنەوەی کتێوەکەی نەوشیروان مستەفا گەیینە ئەو جێگەی دوای عملیاتە هەڵەبجە جمهوری ئیسلامی کلکی ئەمانەگرێ فڕیان نەداتە نای ئوردوگاکان وە چەکیانەکە دروستە ئەمەلەن ئەمانە نە ئیدئۆلۆژیەکیانە زۆکو حیزبی دموکرات کە وتم کوردانەوێت و بتوانێت خەڵک لە خۆی بەهاڵێ ئەمەیانە نییە حتا ئەمانە لە ناوی ئەو خەڵکی هەڵەبجێشەکەوانە ئوردوگاکانە هەرچی محاولە ئەەکەن ناتوانن دەرسدێکی فرەی خەڵک بۆنە پشتی خۆیان ناتوانن و ئەم کارە ناتوانن بکەن لە فڕێکا تۆ ئەزانی ئەکسەریەتە مردمی ئێمە کریاکە بە جاش خەفیفە یعنی چەکی گرتکە لەبەرەوەی سەربازی نەکا بۆ حکوومەتە بەغا لەبەرەوەی نەڕاتە جبهەی ئێران و سەربازی حکوومەتی بەغای ژواوە خەڵکینە حتا مەیلی بۆیە تۆ لە سەربازیە بووی ئەوە نەبوو مەسەڵەن لای جمهوریە ئیسلامی ئێران یا ڕژیمە شاهنشاهی تۆ لە کاتە سڵحا 24 مانگ سەربازیەکەی سەدام حوسێن لە کاتی شەڕابوو نیروی ئینسانی کەم بوو تا هەر ساڵێ مەیلی بۆیە تۆ سەرباز بووی لذا ئەوەی بڕۆیەتە ناوی لەشکری سەدام حتممە نەکوژریە لەم جبهانە ئەیتۆ خۆ ئیمامە مەهدی نییە تۆ 7 ساڵ و 8 ساڵ لەبەری شەڕاوی و نەکوژری ئەمە یەکێک لە تەوجیهاتی بوو ئەلبەتە لەم سەرزەمین و کوردەوارە وەلەو بەشی کە پێی ئێژن کوردە ئیتنیکی هاتن عدەیەکی فرە بوون و جاش خەفیفە لە 1970 مردم بووە جاش خەفیفە یانە گشتی ئەسڵحی بوو و چەکیشی بوو و بەنەوەیەک خەریک بوون ئەم پرۆسەسە دەوڵەتیانە ئەوردە بەرە و خەڵکەکەیش نێزانی ساڵە 91 دەسی پێکرد نە یەکێتی بوو نە پارتی بوو نە قەبارەیەکیان بوو نە کوردایەتێکیان پێ بوو نە مەتنە کوردایەتێکیان پێ بوو ئەمانە مشتی جنایەتکار بوون لە دەرەوەی سیاگن ایالات متحده ئەمریکا تەسمیمی گرت سەدام حوسێن نابووە یا شکستی پێبێنێ لە کۆی دەریکە ئەوە بوو ئەوڵ دەفەت تەسمیمیان ئەوە لای بوون هاتن بە ئاسمانگۆ لافیتایان فڕدا و خواوە بە هەواپەیما کە خەڵکینە قیام کەن لە جنوب قیام کردیا لە شمالیش یا بە قەوڵە خۆیان لە کوردستانیش قیام کردیا بۆ یەکێک لە قیامەکانە مەسە ئەرتەشێکی وەکو ئەمریکا هاتکە سەدامی چکاندگە لە کۆی دەری کردگا خەریکە ئەگاتە دەواازەکانە بەغاوا لە ناوی شاری بەغا وەختە بڕوا کاخ ڕاستە جمهوری بگرێ دێ ئەم خەڵکە ئەزانێ سەدام خەریکە ئەڕۆخێ وەختی سەدام ئەڕۆخێ بلەخرە ئەترسێت بە عنوانە جاش خەفیفەیش محاسبە بکرێت چون نازانێتێتە سەردە سەڵات لذا ئەم خەڵکە خۆی شروع ئەکات وە لێدانە لە دام و دەستگاکانە سەدام یعنی لە عەرەبەکان لێو دووە جریانێ بە ناوی جریاناتە کوردی کە نەفەری 450 نەفەریشیان نییە حیچێ نیەن داوزنە ناوە شارەکان بە کومەکە دەوڵەتە ئێران ئەمریکا
تێنە ناو شارەکان. خب ئیستا ئەمانە تەکە چیا ڕوبەڕوون ئەتوانن ڕژیمە سەدام ڕاماڵن تاکوێ مردم ڕای ئەماڵێ تاکوێ تا کەرکووک لە کەرکووکە ئەمانە ئەخۆنە ئەوڵین شەڕ مجاهدینە خەڵق کۆیان نەکات ویان خاتە دەرەوە بە قەوڵ خۆیان مجاهدینە خەلق و ڕژیمە سەدام ئەیان خاتە دەرەوە کەرکووک هەنە ئێوە نییە ئەڕواتۆ سەرە سەدا حەفدەکەی کە ئیسە پێدێژم هەنێکەیە هەنی هەر ئەو قەراردادە قەبلێسەوە دایان بە بارزانی هەر کارەکەن خەتەی پێشوەختەیان بۆ وردە ئەیبەنە بەرەوە ئێستا عەرز دەکەم بێسە خب ئیستا تۆ وایتە دەسە جامعەیەکە گشتی مسلحە ئەمە یەک دوو نەوفلای زۆنێکیان بۆ دانیاگە وەلی خەڵکەکە گشتی مسلحە ئەوەی جاشە نیروی هەست 2-3 نەفەری هەست جاشوگە قەبلەن ئیستا نازانێت چی بکات چون هەم خۆی بە مقەسرە زانێ هەم پەیوەندی نیەتەکە ئێرانە هەم پەیوەندی نیەتەکە ئەمریکا نازانێت چی بکە ناو قڕاوە لەگرا بەرەیە کوردستانی حەسک حرەکەتە ئیسلامی یەکێتی وە پارتی ئیشت تەڕاحیە جەریانێ بکەن ئەویش ئەمەسە جامعەیە کوردستانە عێراق دەرگیرە شەڕ بکەن بەم کارە چی ئەەکەن یەک قەبارەی خۆیان گەورە ئەەکەن دوو تەمامە نیروهای مسلح تێتە ژێری دەسەمان تا بەر لەوەی ئەم ئەمانەی کە ئەسڵحیان واوە دەسۆ ئەحساس بکەن شتێکن و قدرەتێکن و خۆیان بنوێنن ئەمانە ئیشیان فەزا کۆکەنەوە لذا جامعە مشخصەن دوو قوتبیەوە بکەنەوە دوو جەمسەری بکەنەوە دەی ئەمە تەنیا ڕێگەی یەکچتە ئەم خەڵکە دەسی بۆیتە خوێنی یەکتریە دەسی بۆیتە خوێنی یەکتریە لە دڵی ئەما یەکێتی وە پارتی تێتە دەرەوە یەکێتی وە پارتی تێتە دەرەوە و قەبارە ئەترەکێنن پس ئەم شەڕە پێویستە ئەم کارە بکەن بۆ لەبەرەوەی ئەوەی مسلحە و ئەوەی گەرەکیسی ئیدعای بێ ئیستا لە ژێرە بەهانەیە ئەم شەڕە هەر کەس و لە جبهەیەکە ئەڕوات یەکی ئەڕواتە جبهەی یەکێتی یەکی ئەڕواتە جبهەی پارتی ئەم شەڕە دروستەکەن سەمەرەی ئەم شەڕە چییە 40-50 نەفەر ئینسانیانەوە کوشت ئەمە یەک دوو مؤسسات حکوومەتی نییە پەروەردە نییە زندگی نییە تجارەت نییە ئابووری نییە هیچ نییە ئەو گەنجەی تێتە دنیا ئەم وەختە بێسەوادە بێکارە فڕێ ئەدەنێ ئێران ئەڕواتە کرێکاری بۆ ئێران ئەڕوات ڕێگەی ئوروپا ئەگرێ ئەکەوێتە کرێکاری لە تورکیە ئەوەی ئەڕواتە تا تاران هەم کرێکاری ئەکا هەم فێرە مەوادە مخدر ئەوێت ئەوەی ئەڕواتە تورکیە ئەکەوێتە دەرمان فرۆشتن تەوەجۆت کرد فێرە قاچاقچیگەری ئەوێت لەسەر پارە ئینسان ئەکوژن تو ئەبینی داستانەکە عەجیب و غەریب ئەژڵەژێ ئەم سەرزەمینە ژەڵژیە خب کێ هات لەگرا قدرەتی گرت پارتی و یەکێتی قدرەتیان گرت لە حیچێکە لە پڕێکا بوون و کوڕێک تەپیاندا سەر ئەم مردمیشە چون لە خۆی ئەترسێ و لە سابقەی خۆی ئەترسێ لەسەرەوەی حساوی لەسەر نەکەن ئەچەسپی و پارتی و یەکێتی ئیستا بڕۆ ئەکسەریەتی ئەوانەی چەسپیاگەن پێیانە سابقەیە فەرمانبورداریان لە سەدام حوسێن ڕفیق حزبی و جاش خەفیفەی هەست بزانە ئێمە مردمە خۆمان ئەناسین خۆ لە مڕی خۆدانەوە زیگینە خوارەوە کامێرا ئەواتە بەردەمی هەرکەسێ ئێژێ کاکە ئێمە شۆڕشمان نەکرد برسیوین نە تۆ شۆڕش نکردگە هیچ کەس نەیکردگە لەگرا شۆڕش اتفاق نەکەوتگە تۆ یەک عیدە خەریکن بازی دەدەن برسیت ئەکەن ئەو کەنە جاش ئەو کەنە نۆکەر ئەو کەنە پازدار ئەو کەنە عسکەر ئەو کەنە پێشمەرگە تۆ بازی ئەەکەی تۆ هیچ شۆڕشێکە نەکردگە چون تۆ بە شوێنە عداڵەتە ئاگەڕی نە بە شوێنە ئازادیە ئەگەڕی نە بە شوێنە سەرزەمینە ئاگەڕی تۆ شۆڕشە نەکردگە تۆ عەکسی سەدامە لاوەرگە عەکسی مەسعود بارزانی دانی سوحا مەسعود بارزانی لابوون عەکس فڵانە کەس دانی تۆ فقط عەکس ئەگۆڕیت تۆ شۆڕشە نەکردگە بۆیە تۆ نەزانی عداڵەت چییە نەزانی ئەخلاق چییە نەزانی ئازادی چییە نەزانی سەرزەمین چییە خۆ بۆ ئەم خەڵکە ئەمە نازانێ بۆ ئەمە نازانێ کاک عادڵ مەجالیان پێنەدا بیزانێت ئەم قسەکە ئەمەسە نەوەی کە خەڵکەکەی ئێمە خراوە مەجالیان بە خەڵک نەدا خەڵک کەوتە ناوی موعامرە عەزیزم خەڵک کەوتە ناوی بەڵێ خەڵک کەوتە ناوی تەوتە ئەوە خەڵک ئەمە نازانێت ئەمە نازانێت چون خۆیشی بووگەس و قلابە تەوتە ئەەکەی خۆی بەڵێ ئەوەمەوت لە عەرزمەکە لە خزمەتە جەناب هەر هاتی تا ئەم ئەفرێتر من دووبارەی ناکەمەوە بۆی لە کاتی جەناب تو سەرە نێشێنم مەنزوری منیشەر ئەوە بوو خەڵک خراپ نییە خەڵک ئەو پەڕی چاکە
خراپیەکەی خەڵگەوەیە ئەمانی کردبەوە لەو شاخەوە هێنانیە خوارەوە هێرکە ڕۆنیشان دەست نەکەو بیخۆن ئێساوەتان لەگا تا ئێسەیش ئەوەش وەپاگەیانە بۆ نمونە ئەو خەڵکیان ئاوا مەشغوڵ کردووە یەکێ بە ئەلمانیەت یەکێ بە مۆدێل و ڕوتوین ئەوەیشی کە بۆیان نەگیراوە وا خەریکن بە یەکێکی وەکو هەڵۆ و عەبدولەتیف و لوقەئین و ئەوەی مەریوان هەڵەبجەیەوانە خەریکن ئەوەیش وردە وردە تەفرەقە تێگەن وەکو پێم وتی برا لە شەڕی براکوژیان ئامۆزاوانە لە جەبهەیەکاوم لە جەبهەیەکە ئێتەوەتای لە شەڕە کاک عادڵ ببەخشە خەڵک ئەمانی نەهاوردگەسۆ تەوەجۆ بکە دەوڵەتانە منتەقە ئەمانیانە هاوردگەسۆ ئەوە تەوەجۆ بکە تۆ ئیشی سوالەکە وا تەرحکەی مشتی جنایەتکار وا جینۆسایدە هەڵەبجەیان دروست کرد و ئەم جنایەتیان کرد بۆ هاوریان و بۆ دانریان لەوێ بۆ لەبەرەوەی ئەو چۆڕە ئاخرێ لە کوردایەتی و ئینسانیەتی شتیانە بکوژن جا دەستیان کرد بەچی تا پێت بێژم ئەوەت ساڵە 91 بوو تا 2003 تۆ دیت ئەمە وەزع کەس لە 2003 بابا ئەمریکا قەوڵیدا تێن سەدام حوسێن لاوەی سەدام حوسێن زەعیف کریا بە شدت لە بین چوو ئیسە قرارە بێن سەدام حوسێن لابوون تا عێراق قەشەنگ تەحویل لە دەوڵەتە ئێرانی بن خۆ لەگرا چه اتفاقی کەوت و خەریکە بەرەو کوێ ئەڕوا ناگەهان ئەمانە دەستیان ئەگا بە پالەتە دۆلارە یاڵاتە متحدەیە ئەمریکا بە دۆلار قرارە مردمە سەرزەمینە ئێمە فاسد بکرێ تۆ یەک زەمانێک برسیەتی دوا لە پشتا بێدەسەڵاتی و بێپوڵی وا لە پشتتا مەسەڵەن من ساڵە 97 لە سلێمانی لە گەڕەکی مەڵکەنیە خانوویان پێدان بیسێنم و 5,000 دۆلار نەبسەد و پولیشم بوو بیسێنم ئێستا لە گەڕەکی مەڵکەنیە هەمان خانوو نادەن بە 700,000 دۆلار خب چه اتفاقی لەم سەرزەمینە کەفت تۆ ئیشە بزانی چه اتفاقی کەفت لە پڕێکا احتکار کریا مردم نەیبوو و لە پڕێکا پویان تێخست خۆ کاورایان قاولێ کرد آخر کابرای هەڵگەڕیاوە بە منوتی مەسعود بارزانی ئێمەی ئازاد کرد وتم یعنی چی وتی آخر ئینسان وەختی قەرزار وێ ئازاد نییە وەختی قەرز لەسەر نەما ئازاد ئەوی اجازە بە قەرزی پۆ اجازە بە تەوەجۆ بکە چه اتفاقی کەوت کاورایان بان کرد 3 مەعاش و 2 مەعاش و 4 مەعاشیان پێدا موچە خوارد دروستکەن سەدا هەفتەی بوجە ئیتر بە شێوەی خۆراک و بایعی ئیتر نەهات بە کەشە پوڵە نەخت هات خب تۆ ئەم پوڵە بۆ ئەدەی و ئەم مردمە وە کوردی ئێژێ ڕۆن فرەوێقنی پێ هەنوی تۆ هیچ بەرنامەیەکە نییە هیچ ژێرساخت و مؤسساتێکە نییە هیچ جێگەیەکی ڕۆشنفکری نییە مەسەلەن تۆ تەبەقەیەکی بتەوی گەورەت لەسەرەوە نییە کە حەز بە ئۆرکێسترا بکات تا تۆ چایکۆفسکی بخولقێنی ئۆرکێسترایە لەگرانیە تۆ لەگران مشتێ مردمە هاڕیاگە نابود کریاگە هەست و قیەم و ئەخلاق و هەرچی شتە لێ دوور کەوتگەس و واتان پێکردگە ئێستا مشتێ پوڵ دۆلارە خەیتە دەستی چی پێ بکە فاسۆلیاس ئەیخوا گۆشتە ئەیخوا ئەی بەقێکی پێ بکە ئێشێ بڕوات بیدا بە فاحەشە لەش فرۆش تاقی کاتۆ بزانێت چه خەوەرە ویسکی بخوا مەواد بخوا دەرمان بخوا خەڵک وای بێت دقیقاً اتفاقێکە لە سەرزەمینە کەوت گەرەکتە میلەتی فاسدکەی دووشتی پێ بە پارە و سێکس پارە بە سێکس دێت خب یەکەم جار ئەمانە شروعیان کرد سێکسیان لەکوێ هاورد شروعیان کرد بەم پارە خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانیان بە پارە کڕی فاحەشەیان هاورد لە شیراز و ئەسفەهان و گرتگە تا کرماشان و سنە و سەقز لە شفرۆشیان هاورد چون بەڵێ ئاغای گیان بەڵێ وایان کرد بەم خەڵکە وای ئیستا چی پێیاتکە تا پێت بێژم ئیستا زین چی پێیاتکە ئیستا ئەژێ فێرکەران فێریان مەکە فێریان ئەەکەی تێریان بکەن فێرکەران فێروگە کاورا فێروگە قیەمی لە دەستداگە ئەخلاقی لە دەستداگە 6 موچەی گرتگە ئیستا خۆیان ئەی قرتێنن نایدەن نایدێن تەواو نایدێن چیەکەی
ئەکڕوزێتەوە بوو بە قوربانتان و پوڵم نییە و توخوا و نان نییە و موچە ئەمە نەئەتوانێت قیامکە نەئەتوانێت بۆ چون خۆیشی ئەزانێت ئەگەر پارتی و یەکێتی 6 موچە نەدەن و ئەم 6 موچە هیچ کەس پێی نادایشی بڕوا کارکەوە پەیدایکە تەوەجۆەکەی ئەم پارتی و یەکێتیش خۆ قوڵنە ناوەشێنن بودجەیەکەوە ئەمریکا و ئێران لە تەریقە حکوومەتە بەغاوەی هەنێرن بۆ ئەمان ئەم پوڵە قەرار بوو بۆ مردمە وا بکە ئیستا خۆ تۆ ئەبەدولئاباد 6 موچە نادەیوە کاورا تۆ ماوەیە پێ ئەدەی هەدەفێکە دەست لەم پارە پێدەی ئیستا پێداگە ئیستا فێریەکەی لێی بۆڕی وردە لە پڕێکادی ناوەڕی شێت وێ ئێژی بوجە نییە 6 مانگی تر کاورا تحملەکە بە ئومیدی 6 مانگی تر شتێکە با پێ بێژم بیزانی کاک عادڵ لە کەسابەتا با بیزانی ئێمەی مرۆڤ دائیمەن شتێک ئیدەئالمانە لە مێشکمانە بە شتێکی کەمتر ڕازی ئەوین بزانە من هەدەفم ئەمەسە مۆبایلێکی سامسۆنگ بسێنم تۆ وعدە داگە مۆبایلێکی سامسۆنگ بەیوە من تێم بۆ لای جەنابە کارێکم بۆت کردە تۆ مۆبایلە سامسۆنگەکە بەی ژی کاک پەیمان دەسە خۆش بێ و کارەکەت کرد و بەخوا سامسۆنگم دەست نەکەوت بەڵام ئەم خۆویە عەجەب مۆبایلە خاسێکە فەرقیان چەندێکە ئەم 1100 پۆندە ئەم 300 پۆندە من حازر ئەوەم ئەمە بەمە بفرۆشمەوە بابزانیت ئینسان دائیمەن واسە ئینسان دائیمەن حازر ئەوێ معامڵە بکە شتێتر بە شتێک کەمتر قبوڵکە ئەیکا معامڵەکە خۆ تۆ نایژی یەکسەرە بوجە نەماگە ئێژی 6 مانگی تر بوجە هەست کابرا هەر تحملەکە ئێستا ئێژی وەلی ڕۆبع موچە هەست بە ڕۆبعەکە قەناعەتەکە ئاگام لێ بووتەکە ئنارتیا قسە دەکرد وتر 25 ملیۆنم وا لە لای حکوومەتە هەرێم بۆ خۆی تۆوتە ئیستا برای براکەم ببورە وتم باسی قەیران بوو قسە حکوومەت چی بکاو چی نەکا وتم من چەنێ بڕوام هەیە و متمانەم هەیە قسەکانی ئەوە بڕیوە تەبعاً 7 دقیقە قسەیە لە پێش و بە شاسوارە هاتمە خوارە تاین ئەوەی کە وتم بەخۆم کە مەعاش خۆرم بەیانی کە مەعاشم وەرگرت حەقە یەکێتی و پارتیان دەسەڵاتە لە بەردرگاکە بۆ 50,000 باتێ و 50,000 شەقیشم بۆ تەواوکە چونکە قابلمانە نەک بەومانەکەی ئەمە هەر لە بنەڕەتوانی نا لە بنەڕەتوان نین وامان لێکراوە عەرز دەکەم کاک عادڵ سەرکە ئێستا من تۆ خەریکم فێرە ئەم خەڵەتاندنە ئەەکەم چۆن ئینسانەکان ئەخەڵەتێن مەسەڵەن چۆن حکوومەت چه تکنیکێ بەکارە با خەڵکوا پێیەکە پس من و تۆ تێگەین کە مرۆڤ یە تایبەتمەندیکی هەست دائیمەن شتێ بە شتێ ئەگۆڕێتەوە مەسەڵەن باوکی تۆ وتکێسی بە تۆ من پاسگیرێکە بۆ سێنم ئیستا بە سێچەرخەی تۆ ئەیگۆڕی تۆ قەیناکە وتکێسی مۆتۆرێکە بۆ سێنم بە پاسگیرێ ئەیگۆڕی تۆ لە هیچ خاسترە بە خەوڵە خۆمانەژێ مویە لە خرس بکەنی تۆ غەنیمەتە وایژی تەوەجۆکەی کەواتە ئەمانە ئەزانن پابزانی تۆ فکرەکەی ئەمانە شاخاوین و دەهاتین و نە ئەوەی ئەمانە ئەواتە ڕێوە ئەمسارە برنارد لوین و تاقە فکرە ئەمریکایی خەریکەیان واتە ڕێوە تا مردم فاسد کە بەڵێ تا مردم فاسد کە ئاغاگیان تۆ بزانی کاورا وەختی ئەچێ پەدیدەیە سەلەفی دروستەکە و حیزبە ئیسلامیە سیاسی دروستەکە فرە ژیرە ئەزانێت چی ئەکا ئەزانی چی نابوو ئەکا پەلەمە کە تا نەخواش نه هەر فلانە عەزیزم هیچ شتێ لەم دنیا ئیتفاقی نییە هیچ شتێ لەم دنیا ئیتفاقی نییە لە خۆی و دروست ناوێ پلانی بۆ دانێن و ئەیوەنە بەرەو و ئەم خەڵکە دروستەکە کە تۆ ئەیوێنی کە تۆ مشتێ دۆلاردا بۆ مردمێک کە ژێر ساختی نییە ئەم دۆلارە چی پێ بکە ئەم دۆلارە بووە بیکا بە تەجارەت دەی ناتوانێت بیکات و تجارەت ناتوانێت بیکات و سەنعەت ناتوانێت بۆ لەبەر خاتری ئەوەی بڕوا ئەمە گەرەکێ لە کوردستان بەرهەم بێنێت ئەمە لە تورکیەوە ئێت نیوەی قیمەتی کوردستان کە تۆ بەرهەمیە هێنی ئەمە یەک ئەمە لە چینەوە تێت 1/4 قیمەتێک کە تۆ لە کوردستان بەرهەمیە هێنی پس تۆ ناتوانانی بەم پارە
معمل دابنی کەسیش نییە بپرسێت بۆ و ئیجازەش دلیلی هەست ئەمانە گشتی دلیلی اقتصادی و ئابووری هەست پێ تێژم ئەرزشە پوڵە عێراق خوا لە سەرا مەعاشێکی فرە ئەدەی وەم مردمە و سەرف ناکاتۆ کرێکار بگری بە ڕۆژێ 50,000 دینار و بێریتی مادەی ئەوەلیە بێریت و بڵێ بە شەکر بڕم لە بەرژەوەندی ئەوانە لە بەرژەوەندی خەڵکانیە نەخێر ئاغاگیان نەخێر من ئەرزاکەم بێژم تۆ مشتێ پوڵە خەیتە دەسم مردم ئەم پوڵە لە ئاسمان و داکەفتگە خەڵک نازانێت چی پێ بکە نازانێت چی بکەون پوڵە ڕۆن فرەوێ قنی پێیان بیت نازانی چی پێ بکەی بە بیداوە سیارەی کەشخە و گیفی وەخۆ خیابانەکانە سلێمانەیە بێت و بیوە چی پێ بکەم پوڵە چۆن نیشانی بە تۆپە کلید نیشان بە تا شخصیەتی دەرکەفێ ئەمە چه اتفاقێکە کەفێ ئەمە لە وجودە ئەم ئینسانە هیچێ نامێنێ کاورای تر نە دەستدارە نە کەسدارە نە ئابڕوودارە نە شخصیەتدارە فقط پولدارە پارەدارە تەواو هەچێکی تر نییە ئیستا تۆتی نییە نابارێت لە نە تەبیعەتەن ئیستا خەریکە لێ ئەسێنێتەوە ئەها خەڵکەکە خەریکە دڵ ئەزانی وەسە چی وەسە ژنێ دڵی نیەوە تەلاق سندنەوە لە شووەکەی حاڵی هەی شووەکەیشی ژنێکی هاورگە وە سەریوە خۆ دڵی نایە پوڵەکەی وەجێ بێڵێت و هەم حەسەر و هەم ئەڕوات و هەم ناڕوات و هەم نازانێت چی بکات و هەم نازانی هەڵوێست وەربگرێت و تێگەی وای پێ هاتکە ناتوانێت بڕیارێکی تەواوبان نەئەتوانێت دڵ لە شەشموچەکە بکەنێت نەئەتوانێت دڵ لەوە بکەنێ نەئەتوانێت ئەم وەزعە تەحەممولکە گیری کردکە بەدەستیوە ئەگریت و ئەپاڕێت و خێریەکەم پێ بکەن و تۆ تماشاکە هەر ئەم دیبەیتانە پڕوگە لە خەڵکی ئەوە چل وەرەقەمگەرەکە گولچیرە مەفرۆشم و سوالکەرە جەدید دروست بووگە تەوەجۆەکەی بێسە بە دیاریۆ خەڵک فێری دزی ئەوێت خەڵک فێری سوالکردن ئەوێت خەڵک فێری خۆفرۆشتن ئەوێت ئەمانە بۆ کرد لەبەرەوەی کاکەگیان تۆ عادەتە کرد بە جێگەی نەرم تازە لە جێگەی ڕقاخە و پیا ناکەوێت تۆ عادەتە کرد مۆبایلە بوێت و سەیارە و بوێت و فڵانە کارکەی تازە ناتوانانی بێ ئەمانە ژیانکەی بسان ئەوسا ژنێ لای خۆمان ژنێ لای خۆمان بە ژەمێنان ئەیتوانی بواتە ڕۆژ و کراسێکە کرد دەبەر 3 ساڵ جارێ شووی نایەکرد ئیستا کەنیشکەکە براکەم مانتۆی گەرەکە ئۆتکۆلۆنی گەرەکە میکیاژی گەرەکە ژیانی گۆڕیاگە عەزیزم ئەم گشتە پارە ناتوانێت بە مەعاشێکی 200,000 دەری بێرێ ناتوانێت لەزا ئەکەوێتە خۆفرۆشتن شی خۆی بفرۆشێ بۆ لەبەرەوەی بێ ئۆتکۆلۆن بێ بۆ نەخۆش ناتوانێت ژیانکە ئەمە ئەو دەردەسە کە تۆ ئەیزانیت و تۆ ئازارەدا و تۆ ئەمە ئەفامی و تۆ ئێژی ئێمە بۆ تەوانمان نییە بۆ هیچ وەخت نەمانفامی ئەمانە گشتی پلان بوو و جینۆساید بوو ئێمە نەمانزانی تەوەجۆکەی من دەردە تۆ ئەفەهمم کاکە عادڵ ئەمانمە وت تا تۆ بتوانی جەنابیشە لە سەرەتاوە وتت کاک بێمان من تێم ئێمە بە یەک و مشارەکەت بکەین من قسەکەم و جەنابەت بتوانی ئەم بەشیشە بهۆنینەوە لێ پەراکەندە بوو کاک عادڵ چۆن پەراکەندە بوو بۆ خاتری ئەوەی کە ئێمە هەر لە لەختەیە گۆڕینە سەری تۆ ناتوانی فۆکۆسکەیتە سەر جەریانێ تۆ بە تەورە کولی پەراکەندەی ئەەکەی بڕۆ لەسەر جەریانێ بێسە تا ئێمە مشەخەسەن لەسەر ئەم جەریانە قسە بکەین عزیزم 100 وردەیە تەلەڤیزیۆن دروستکریاگە لە حکوومەتە هەرێمە بۆ دروستکریاگە بۆ پارەی ئەم تەلەڤیزیۆنە کی ئەیدا چ منفعەتێکی هەست منفعەتەکەی ئەمەسە خۆی تۆ ئەگۆڕێ ئەقلی تۆ ئەگۆڕێ دەنگەکە خاص بوو ویستم هەر ئاوا بڕۆمە بەرۆ هەر بە قسەی جەناب و بە لەسەر ئامۆژگاری جەنابە وتم خوی ئەم خەڵکە هەرێسە جەنابوتن لەسەر شتێ یەک قسە بکۆ بە لەسەری بۆسین پەراگەندەی مەگە خوی ئەم خەڵکە بۆ نمونە خوی پێش کیمیایی تا دوای کیمیاییش لەگەڵ ئێستا چەندی فەرقە ئەمە گۆڕاوە تەبیعەتەن فرە گۆڕیاگە بەڵێ نەخێر خۆی وای لێ نایێت خۆی وای وایان پێکردگە بەڵێ بە بەرنامە خراپتریشی پێەکەن ئەگەر قیامێنەکە تەماشاکە کاکەگیان تۆ بۆ قیامکردن ئێشێ وەڵدەفە بزانی دەردەداری ئیستا عادڵ ئەبیارەی ئەزانی دەردەدارە دەردی هەست ئینسانی دەردەدار وە شوێنە دەرمانە ئەگەڕێ بۆیە تۆ سەر پەیاکەی و دیبەیتەکانی ئێمە ئەدۆزی تۆ چون تۆ دەردەداری دەردەداری خۆی
کاکە دەنگەکە فرە خراوتی نازانم بۆ ئەو گیزە گیزەکە تەسویرە فرە خاسەوە دەنگەکە گیزە گیزەکە بابزانی نییە لە دەورما ئەیسە باش بوو نە باش بوو پەلەم نەخراوەوێ بار سوورەت دەست خۆش نەوەڵا باش نەبوو یەخچاڵەکەیش و کوژاندە لە خۆتا خوانەکە بسووتی ئاغەگیان باش ناوێت تماشا کاک عادڵ باوەڕکە سەرڕشتەی کەلامم لە دەست دەرچوو نازانم بکوێ بوو وتێ باسی ئەومان کرد خەڵکیە و ساوێسە بە بۆنە ئەمانەوە نابوود بووە مەسەلەن فەرقی کردووە بەرنامەیان بۆ داڕێژتەوە هەر لەو کاتەوە دەستیان کردەوە بەنامەی خۆیان خەڵکیش بێ ئاگا تا ئەم دەقەیەش ئێستا مەسەلەن من تۆ ڕەفیقی من هەیە لە من گەورەتیژێ ئەزانێ هەڵە بجێ بەدەستی ئەحزابی کوردی بەدەستی حیزبەکەی جەناوی ئەرێ ئێستا بەحسیەوەمانە کرد کە کەسێک ئێشە سەرەتا بزانێ کە دەردی هەست ئەگەر دەردی گوێ و شوێنت دەرمانە ئەگەڕێ وەکو کەسێک کە نەخۆشیەکە گرێ و دکتۆر بە دکتۆر ئەڕات تا بلەخرە دەرمانەکە بدۆزێتەوە عەزیزم فرێ لە مردنی ئێمە نازانن دەردیشیان هەست یعنی چۆن فکر ناکە ئەمە دەردە و فکر ناکە ئەمە لیداگە بۆیە دەرئەچێ لە دەردەکە خۆی مخدر ئەدا لە خۆی مەسەکە خۆی وڕەکە خۆی گێل ئەکا وەلێ بابزانی هەتایە خۆت گێڕکەی خۆت گێلکەی خۆتی لێ بدوزی تۆ نابودە ئەکا ئاخری نابود ئەکا و ئەم مەسیرە بەرەو نابودستانە ڕوا کاکە عادڵ دەنگەکەی یەکجار کەلەی سەری من تێرێتە ئێش با ئەم دیبەیتە ئەم شەو لەگرا تەواوی کەین و بەردەوام یەکەینە لە دیبەتی نە ئەزانم دەنگێکی خراپتێ لە دیبەیتەکە بەعدەن خۆ دەتوانی گوێ بەی من دەنگ وا لە ناوە سەرما عەزیەتم ئەکات نە ئەزانم ئاغا بە هەر دەلیلێ خلەلێکی واتیا دەنگەکە نه خواحافیزی لێکەین داینە بۆ شەوێکی تر من فرە هیلاک بووم بشەو کاکە سەرچاوم کاکە عادڵ گیان بەخێر بێت لا ئێوە خۆش خواحافیز